لەگەڵ بارزانی سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان کۆبۆ. علی ئەکبەر هاشمی ڕەفسەنجانی سەرۆکی کۆڕی دیاریکردنی بەرژەوەندەکانی کۆماری ئیسلامی ئێران لە تەمەنی 83 ساڵیدا خۆشی دوایی کرد. بەشێک لە مامۆستانی ناڕازی لە دەفەری ڕاپەڕین هاتنەوە سەر شەقام و بڕیاریاندا باڵدانی کێوەت درێژایی هەفتەیەک لە بەردەم پەروەردەی ڕانیەمان بکرد. دۆخیێنی بەغداد ڕوو لە ئارامی زیادکە دەکات. ئەمڕۆ دووتەقینەوە بۆ ئۆتۆمبیلی بۆ مەرکاودان کراو برینداری لە ڕیزی هاوڵاتیاندا خستەوە. بەراوی خۆی بەخشندەی میزەبان سڵاتان لەبێت بیستەران و بینەرانی خۆشەویستەکە لاوکارم کازان مەحموود ئەم گەشتەی هاوڵە سیاسیەکانتان پێشکەش دەکەن. سڵاتان لەبێت. بیناڵی یەڵدرم سەرۆکوەزیرانی تورکیا دوای کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی هەرێم لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی هاوبەشدا لەگەڵ مەسعود بارزانی هێرشی کردە سەر پەکەکە و جەختی لەسەر هاوکاری یابووری هەرێمی کوردستان کردەوە. بیناڵی یەڵدرم سەرۆکوەزیرانی تورکیا هاوڕێ لەگەڵ وەزیرانی وزە و ئابووری و بوومرێک چەند وەزیرێکی دیکەی تورکیا رەنگارێکی شەوی ڕابردوو گەیشتنە هەولێر. بانی ئەمڕۆژ زنجیرەیەک کۆبوونەوە و دیداریان لەگەڵ بەرپرسانی حکوومەت و مەسعود بارزانی ئەنجامدا. پاش کۆبوونەوەکانی شەریەکە لە یەڵدرم و بارزانی کۆنگرێکی ڕۆژنامەوانیان ئەنجامدا. بیناڵی یەڵدرم لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەدا ڕێڕای ئەوەی هێرشی کردە سەر پارتی کرێکارانی کوردستان پەکەکە با تیرۆریست ناوی بردن جەختی لەسەرەوەش کردەوە لەگەڵ بەرپرسانی هەولێر سان کردووە لەبارەی چەند پرسێکی ئەمنی و ئابووری. ڕاشیگان لیژنێکی ئابووری لێنەوان هەولێر و ئەنقەرە پێک دەهێنرێت. هەرەومانگە کۆ دەبنەوە بۆەوەی هەموو پشتیوانیەک لە ئابووری هەرێمی کوردستان بکرێت و لەم دۆخە سەختەی ئێستاتیدا تی ڕزگار بکرێت. هەروەها ڕاشیگان لە بواری تەندروستیدا هەموو هاوکارێکی هەرێمی کوردستان دەکەین. هاوکات مەسعود بارزانی جەختی لەسەر بنبڕکردنی کردەوە و ئاماژەی بۆ کرد بنبڕکردنی تیرۆر پێویستی بە هەوڵی هەمەلایەنە هەیە. سەلەبانی دوێنێ بیناڵ یەڵدرم و سەرۆکەوەتی وەکدێک لە وەزیرە گرنگەکانی حکوومەت گەیشتە بەغداد و کۆبوونەوەی لەگەڵ هەر سێ سەرۆکاتەکەی عێراق کرد. واش بڕیارە ئەمڕۆ کۆتایی با سەردانەکەی بێت و بگەڕێتەوە ئەنقەرە. بەڵەبەرزان بۆ قسەکردن لە سەردانەکەی بیناڵی یەڵدرم سەرۆکوەزیرانی تورکیا بۆ عێراق و هەرێمی کوردستان و ئەو پێشاتانەی لە ڕووی ئەمنی و سەربازیەوە بەدوای خۆی دادەهێنێت. بە سوپاسەوە لە سودوی هەواڵداری بەڕێز حەسەن جیهاد ئەندامی لیژنەی یاسایش و بەرگری خۆی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراقمان کردووە. کاک حەسەن سڵاو لێبێت و سوپاس بۆ ئامادەبوونتان لە سودوەکانمان لە شاری سلێمانی. دیارترین ئامانجە سەربازی و ئابووریەکانی سەردانی سەرۆکوەزیرانی تورکیا بۆ بەغداد و هەرێم خۆی لە چیدا دەبینێتەوە؟ بەڵێ زۆر سپاس. دیارەتی لە ماوەی پێشوو حرەکەتێکی کرد بە ئەتیجاهێک کە ساڵی ڕابردوو بە شێوەیەکی تر حرەکەتی کردبوو. لەسەرەتای شەڕی لە سووریا لەگەڵەوە بوو کە بەشار ئەسەد بڕۆکێ و نەفەسی هەر لەگەڵەوە بوو و لەگەڵ معارەزە بوو زیاتر. ئێستا لەگەڵ ئێران و سووریا لەگەڵ رووسیایش نظری گۆڕانکاریی هەبووە. ئێستا نظری وایە کە زیاتر لەگەڵ وڵاتانە تەعامل بکە و واقعیتر تەعاملەکە لە مەوضوعی سووریا و پێچێک تاڕادێکی زۆریش لەگەڵ معارەزەکانە بۆ عقلەتی سەرەتا معاملە دەکات. بۆ نسبەت عێراقیش بعقلەتێکی حساب نەکا بۆ عێراق ئەوا تەعاملێ کرد. ئەو هێزی لە بەعشی خەموچەنی عێراق داوای کرد لە ماوەی پێشوو گوێنەدا هێزەکانی سەحیل نەکرد. لەگەڵ عێراق ئێستا دانیشتەکەی لەگەڵ عەبادی پێ اتفاقی کردووە ئەو هێزیان لە بەعشیکە بکشێنەوە و لە ڕووی ئابووری و ئەوەی لەگەڵ عێلاقاتەکانی باش بکە. لەگەڵ هەرێمی کوردستان بەڕێی من بۆ هەموو هاتەکەی بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان حادثی ئەمنی یەکەم هەدەفی ئەوانە. قسەکانیان هەمووی هیچ تازەیەکی تیانە گشتی دژی پەکەکەی و شەڕی پەکەکە و یەپەگە لە سووریا مەجال بە ئەوان نادێت لە سنجار بێنن و یەپەگەیش ئەمانە نابێت لەوێ بێت چەک دابنێن و هیچ اقلیمێک و فدرالیەک شتێک دروست نەبێ و تاڕادێکی واضحیش دژی
دژی ئەوەنەکە ئەمریکا جار یارمەتی ئەوانەدا حادثی ئەمنی هەدەفی یەکەمیانە وەفدەکەشیان و دێکەوە جناب شاتی پێکار ڕاپۆرتاژەکە لای هەمە لایەنە وەفدی ئەوان و خەبوزیزی بازرگانی تایە وەزیر بڵێن سامانەکانی تایە هەموو وەسیحی تایە ئەوانەی تایە لەم مەجالا بۆ هەردوولا بۆ هەرێمی کوردستانیش بۆ بەغاش ڕەنگە اتفاقاتی چاکی تیابێ و استفادەی لێ بکەن بەڵام لەڕووی ئەمنی ئەوان سیاسەتێکی ثابتیان هەیە ڕەنگە هەدەفیانەوە بە هەرێمی کوردستان و عێراقیش بێنە سەر قەناعەت بۆ دژاریکردنی پەکەکە واکەوە سیاسەتێکە نابێ هەرێمی کوردستان پێدەژێری و لە جانبەکەی تریش پشتگیریکردنە لە سیاسەتێک کە لەگەڵ نەزعی ئەوانە بوونجێ لەم مەرحەلەیە بەعام ڕنگدانەوەی سیاسەتی ناوخۆی تورکیا لە ناوخۆ کێشەی زیاتر سەردانەکەی سەرۆکوەزیرانی تووشیا و دیاواری بۆ هەرێمی کوردستان لە چوارچێوەی تون و تۆڵکردنەوەی پەیوەندیەکانی تورکیا لەگەڵ هەرێمی کوردستان لە بواری ئەمنی واتە ڕوبەڕووبوونەوەی پەکەکە و هەروەها دەرکردنی لە شەنگال بۆ یاخود پەیوەندی تون و تۆڵکردنەوەی ئەو پەیوەندی ئابووری کە هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتی تورکیا هەیەی وەک دەوترێت کە گرێبەستێکی چەند ساڵە بۆ فرۆشتنی نەوت لەگەڵ تورکیاکەوە زیاتر سەردانەکەی ئەوان سەرۆکوەزیرانی تورکیا بۆ هەرێمی کوردستان لە چوارچێوەی ئابووریدا بۆ یاخود سەربازی ئەگەر سەری تورکیا بکەین لەوەی ئەمنی وەزعی ئەمنی تورکیا زۆر خراپە دوای ئەوەی کە انقلاب عسکریەکە بۆ تورکیا زۆر بە ڕەفعلێکی خراپ تعاملەکە لەگەڵ گولێنیەکان ئەو تەقینەوەی سەری ساڵ و پێشتر و کوشتنی سەفیری رووسیا لەوێ و شەڕی بەردەوام لەگەڵ پەکەکە و ئەو شەڕانێکە لە ئەو ناوچانەیەکە لەناو سووریەش کەشی هەیە معناوەتانەیە زۆر مەلەفی ئەمن بەلایەنەوە زۆر گرنگاوە پیان وایە کە بەم سیاسەتانە بە جیاکردن و شەڕی پەکەکە توانن پەکەکە تحجیم بکەن من پێم وایە لە ئەجندەیان ئەوە زۆر گرنگە و مەسەلەی ئابووری و علاقاتی ئابووریش دیارە بۆ خۆیان بۆ مەساڵحی خۆیان مەساڵحی ئێمەش علاقاتمان هەیە لەگەڵیان و ئەوان وڵاتێکی گرنگ لە مەنتەقە بۆ ئێمەش علاقاتمان هەبێ و دەروازەیەکی گرنگیشین بۆ هەرێمی کوردستان بەڵام دەبێ مەساڵحی خۆشمان ڕەچاو بکەین تورکیا هیچ گۆڕانکاریەک لە عەقڵێتی بە ئاسانی ڕوونادا مەسەڵەن زۆر بە واضحی دەڵێ ئیدارە لە باکووری عێراق بۆ معلومات ئەمە خۆ هەتە زجی عێراقیش لەبەر دستوری عێراقا پێڵێن ئیقلیم کوردستان هەرێمی کوردستان کەچی ئەوان ئێستەیش نایەناڵێن ئیدارە هەموو قسەکانی لە مؤتەمەر سەحەفیەکە پەکەکە تیرۆریستە و بەداخەوە تورکیا تا ئێستا بۆ عەقڵێتە سەفەکە پەکەکە و یەپەگە و پەیەدە وانە وا سەیرەکە کەمانە تیرۆریستە لە ناوچەکە وەکو داعش سەیریانەکە وەما غەڵەتێکی گەورەی استراتیژیە پێویستە سەرەتا کە پرۆسەیەکی چارەسەریان هەبوو بۆ چارەسەرکردنی هەموو شاردانە دەستیان ئەو کاتەشنیانە ئەو چارەسەرکردنی کێشەی کوردی تورکیا دەیاوت مەسەلەی مواطنین متەساوی و ئاساییکردنەوەی بارودۆخ لەو ناوچانە بە ئاشکرانیان و چارەسەرکردنی کێشەی کوردی تورکیا بەو نەفەسە بۆ عەفەتە ئەستێمالەکە بۆیە بەڕێی من هاتنەکان لەڕووی واقعی گۆڕانکاریێکی گەورە ناکرد بەڕووی گۆڕانکاریێکی گەورە لە عەقڵەتی حکومڕانان لە تورکیا ڕووی نەداوە بەرامبەر ئەحداثی ناوچەکە بەرامبەر کورد و پێشە چی بتوانێت بەداخەوە تەناسب بکات بۆ وڵاتان بۆ رووسیا بۆ ئێران غیر مباشر لەناو سووریەش پێویست بواکە کە لەگەڵ هەرێمی کوردستانیش تەنازل بکات نەکبێت بە زمانێکی زۆر زبر قسە بکات لە هەرێمی کوردستان و جار بۆ دووبارە بکاتەوە تروریستەکانی وەکو پەکەکەوانە وەکو داعش سەریان زۆر باشە حەسەن ئەگەر بچینەوە جانیبی ئەمنیەکەیەوە تا چەند سەردانەکەی بیناڵ یاڵدرم و وەفدی هاوبەشی پەیوەندیان بە ئازادکردنەوەی شاری مووسڵەوە هەیە بۆ پێی کە تورکیا خۆی بە هێزێک دەزانێت لە ناوچەکەدا کە مووسڵ بەنسبەت ئەوە زۆر گرنگەوە لە مێژووشدا کێشەیەک هەبووە بە ناوی کێشەی مووسڵ تاوەکو ئێستاش تورکیا ئەم شارەوە ئەم ناوچەیە بە بەشێک لە خۆی دەزانێت تا چەند ئەجێندای سەردانەکەی وەفدی تورکیا بۆ عێراق و هەروەها بۆ لای بەرپرسانی هەرێمی کوردستان پەیوەندی بە شەڕی ئازادکردنەوەی مووسڵەوە هەبووە هاتنی تورکیا بۆ مووسڵ یعنی ئەو هێزە بچووکەشی کە لە بەعشکا هەبوو حساسەتێکی گەورەی دروستەکردن عێراق و بە پێشەکردنی سیادی عێراق ئەنجار شەڕی مووسڵ خۆتەزانیەوەی کە قسەی یەکەمی تیا هەبێ هێزەکانی عێراقەوە ئەمریکەکان ئەنجا هێزی پێشمەرگە کە دەوری ئەساسی خۆی بینی کەستەم هێزانە داوای نەکردێت تورکیا بێت لە شەڕی مووسڵ بەشداری بکات تورکیا خۆی کێشەی ئەمنی گەورە هەیە و خەلەلی ئەمنی گەورە هەیە لە ئەستەنبول لە شارە گەورەکانی لە مەتار لە شەوی سەسار یعنی حەدەسی گەورە گەڕوەدا و پێچی ئەدای قواتی ئەمنی تورکیەکانیش ضعیف بێ يعني كايزا بقول كتقيت دو شيء صار في المكيش جراونيان تواني كسب قرن وبويا لملف امن موصل لرزقاك موصل كز داوي نكدو نامي كان على كان تركيا بجاربكا ودوريها بالرزقاك موصل
زۆر باشە کاک حەسەن قسەیەک هەیە لە ئێستادا ئەوانەی کە چاودێری سیاسین باز لەوە دەکەن لە ئێستادا تورکیا دەیەوێت کە دۆخی ئەمنی عێراق هەروەها دۆخی ئەمنی سووریا ئەوەی کە ئەم وەزعی بەسەرداتوە دەیەوێت هێواشی بکاتەوە هێوری بکاتەوە بۆی کە دۆخی ئەمنی وڵاتی خۆی تێک نەچێت ئەمە خوێندنەوەی بەڕێستان بۆ ئەمە چیە ئەم سەردانەی بیناڵ یەڵدرم بۆ عێراق بۆ هەرێمی کوردستان تا چەند پەیوەندی بەم دۆخەوە هەیە ئەوە زۆر ڕاستە هەفتەی ڕابردوو خودی یەڵدرم لە تورکیا باسی لەوە کرد ئەمنی تورکیا پەیوەندی بە ئەمنی سووریا و عێراقەوە هەیە بۆیە بەلایەنەوە گرنگە مەلەفی ئەمن لە سووریا و لە عێراق باش بێ ڕنگدانەوەی باشی بۆ سەر ئەوانە بێ خۆیان قەنعاتیان وایە هاوکار بن لە معلومات لە سەرکوتکردنی بەس ئێستا شەڕی داعش لە سەرەتاوە تورکیا دەواازەیەکی گەورە بوو بۆ هاتنی ئەو داعشانەی ئەوروپا بۆ ناو تورکیا ئێستاکە بۆ ناو سووریا ئێستاکە خۆیان بیرۆدەی بوون عملیات بەرامبەرەکە ئیجراعاتێکیان هەیە بەرامبەر ئەو گروپانەوە شەڕیان دەکەن و ئەو گروپەیش ئەلانی شەڕی کرد باش کرا لەسەر تورکیا بۆیە لە سووریا هاوکاری زیاترەکە هەرچێک گرەی هەیە لەوەی کە هێرشەکە ئەمریکەکان و قاعدەی ئینجیلی هاوکاریان زۆر باشە زۆر باشە کاک حەسەن دوا پرسیارم زۆر بە کورتی ببوورە دوای ئەم سەردانەی سەرۆکوەزیرانی تورکیا بۆ عێراق و هەرێمی کوردستان هیچ لە پەیوەندیەکانی ئەم دوو وڵاتە گۆڕانکاریان بەسەردادێت لە ڕووی ئەمنی و ئابووریەوە عێراق وەکو دەوڵەتێک بیا لە داوای کردووە هێزەکانی ئەوەی لە باشوور بکشێتەوە و علاقاتی تجاری گەورە هەیە لە بینی تورکیا و عێراق کێ جاتر مستەفیدە بەزای خۆی زۆر نێرە بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان ئەوە ئیدامە پێدەن پێویستیان پێێتی لەوە دەرچێ بەنسبەت هەرێمی کوردستان ئەم وزارەتانەی کە هاتوون دەکرێت ئەمە کۆمپانیایەکی زۆری تورکیا لێرە هەیە دەکرێت لە مەجاری تەندروستی لە مەجاری شتی تر هاوکاری باش بکەین بەڵام ئەوەی کە ملاحەزە هەبێ ئەو بەلایەوە مەلەفی ئەمنی گرنگێمە نابێت بچینە ژێرباری ئەوە دوو هەر اتفاقێکی ئێمە لەگەڵ تورکەکان لە هەر مەجارێکە بەتایبەتی لەمەسەلەی نەفت لەبەرەوەی حەساسیەتی گەورەی لێرەی کوردستان و کێشەی گەورەی ناوەتەوە دەبێت شەفاف بێت بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز حەسەن جیاد ئەندامی لیژنەی یاسایش و بەرگری خولی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کارڕاستەوخۆ لە سوێدەکانمان لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بوو سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەردەوام سەرۆکی کۆڕی دیاریکردنی بەرژەوەندەکانی کۆماری ئیسلامی ئێران کۆچی دوایی کرد علی ئەکبەر هاشمی ڕەفسنجانی سەرۆکی کۆڕی دیاریکردنی بەرژەوەندەکانی کۆماری ئیسلامی ئێران لە تەمەنی 83 ساڵیدا کۆچی دوایی کرد ئاژانسی هەواڵی فارس بڵاوی کردەوە هاشمی ڕەفسنجانی پاشتوش بوون بە جەڵدەی دڵ و گەیاندنی بە نەخۆشخانە سەرلێواری ئەمڕۆ گیانی لەدەستدا ئەکبەر هاشمی ڕەفسنجانی ناسا بە علی ئەکبەر هاشمی ڕەفسنجانی کەسایەتی ئاینی و سیاسی ئێران بووە لە 22 ئابی 1934 لە گوندی بەهرەمانی دەوروبەری شارۆچکەی ڕەفسنجانی سەربەپارێزگای کرمان لە باشووری خۆرهەڵاتی ئێران لەدایک بووە ڕەفسنجانی لە 2 خولی 1997 سەرۆکۆماری ئێران هەڵبژێردراوە لە ماوەی نێوان ساڵانی 1970 بۆ 1989 سەرۆکی ئەنجومەنی شوڕای ئێران بوو لەسەر هیچ کەم لە باڵی ڕیفۆرم خواز و پارێزگارەکان ئەژمار نەکراوە. بەشێک لە مامۆستانی ناڕەزی لە دەڤەری ڕاپەڕین هاتنەوە سەرشەقام و بڕیاریاندا بە هەڵدانی خێوەت با درێژایی ئەم هەفتەیە لا بەردەم پەروەردەی ڕانیەمان بگرن. مامۆستانی ئیدارەی ڕاپەڕین جەخت لەسەر بەردەوامی فشار و چالاکیە مەدەنیەکانیان دەکەنەوە تا ئەو کاتەی دەسەڵات داواکاریەکانیان جێبەجێ دەکات.
بەشێک لە مامۆسانی ناڕازی ڕاپەڕین خێوەتیان لە بەردەم بەڕێوەبەرێتی پەروەردەی ڕانی هەڵدا. ئەم جارەیان خۆپیشاندانی مامۆستایان بێئومێدی لێ دیارە، دەنگ و سەدای دروشمەکان نابیسترێت و مامۆستایان بێئومێدن لە پرۆسەی خوێندن و بەڕێکردنی ساڵێکی سەرکەوتوو. دیرەکان لستێکان هێناوە مامۆستایان ئەترسێنن، مامۆستایان چاوترسێنەکەن، ئەڵێ ئەگە داوام نەکەی ناوە لەم لسە نووسم و موچەکەت ئەبڕێن. بەشێکی زۆر لە مامۆستایان ئەچنم پۆلەکانەوە، ئەچنە مەکتەبەکان، بەڵام دڵیان لەگەڵ ئێرەدایە. وڵا هیچ بەشەیەکی ئاسایی بەڕێوە ناچێت. قوتابیانی زۆر ساردن لە پەروەردەکانی کەس نەکە لێر لە هەڵەبجە لە سلێمانی. بەڕای من ئەو ساڵ خوێنن فەشەل دێنێ. ئاسۆی پرۆسی خوێنن لەژێر پرسیاردایە. بەڕاستی ئەو کاتێک کە ماوە ناتوانن هەم خوێنکاران بە دەرسەکان ڕابگەن و هەمووش مامۆستا بوو لە ماوەی کەمەدا کە ماوە بتوانن زەبتی خوێندنەکە بکەن. حیزب ئیسلامیەکان و گۆڕان پشتی مامۆستایان بەردا. تێدەگەی کاچی من پشتی مامۆستایان بەردا و ئێستاش چۆن دەبێت ئۆباڵی بەستۆی و کەسانی کە تاوانبارن هەر چۆنێک بێت. ئەنجومەنی مامۆستانی ناڕازی ڕاپەڕین بەڕێوەبەری پەروەردەی ڕانیان ناچار کرد بێتە دەرەوە و دوایین یاداشتیان بگەێنێت، بەڵام بەڕێوەبەری پەروەردە وەڵامی پەیامی نەدایەوە سەبارەت بەشکاندنی بایکۆت و کردنەوەی دەرگای قوتابخانەکان لەو سنوورە. لەو لاشەوە قوتابیانی قۆناغی دوانزە لە ئایندەی خۆیان ئەترسن. هەمووی کراوتۆ کاتە هەریە مامۆستانێک کە لەسەر شەقا من ئەمە گرفت بۆ ئێوە دروست ناکات. من پێم گوتی قسە ناکەم کاکە داوای لێ بردەکەم ئەوە بۆی ئاگادار بی. بەداخەوە لایانی پەیوەندیدار گوێ بەم خەباتەمان نادات و هەوڵی چارەسەرکردنی ئەم دۆخە چەق بەستۆ نادات. هەر لەبەر ئەمە بەردەوام دەبین لەسەر داواکردنی مافەکانمان. زۆری چالاکەکانمان گۆڕیوە و بە هەڵدانی خێوەت و مانگرتن. خێوەت و مانگرتنی ئێمە تەنها بۆ مامۆستایانی بایکۆتکار نییە، بەڵکو لەبری ئەوانەشە کە لە هۆڵەکانی خوێندن لە بەرخاتی چاوی گەشتی خوێندکاران چوونەتە هۆڵەکانی خوێندن. هیوادارم کە ماوەی خوێندنمایان بۆ درێژ بکرێتەوە یاوکرد مەنهەجەکە کەم بکرێتەوە، چونکە بەڕاستی لەم وەزعەتە ناتوانین خوێندن تەواو بکەین. مامۆستاکان گەشتونە دەرەجەیەکی ناڕەحەتی کە بە تەلەبەکان دەڵێن ئۆپسنی شێک دۆزنەوە لە بازار بۆ باشترێکە لەوەی بخوێنن ئەمساڵ. ئێمە پۆلی دوانزەین، ئێمە نەوەی دواڕۆژین، ئێمە کوردستان بنیاد دەنین. ئەگە ئێمە بەم شێوەیە تعلیمەکەمان بۆ شێوە خراپێ ئەسڵن کوردستان هیچ داهاتوویەکی نابێ. بۆیە هیوادارم وەزیری پەروەردە کە بەخسەکانی دابچێتەوە بە بڕیارەکانی دابچێتەوە. فردیان ماوەی خوێندنمان بۆ درێژکرێتەوە یانەوە تا منهەجەکەمان بۆ کەم کرێتەوە، چکە ناتوانین بۆ هەموو منهەجە زۆرە بۆ کاتەکەمە دەرسەکانمان تەواو بکەین. ئەگەرچی لە ئیدارەی ڕاپەڕینیش ناڕەزایەتی و خۆپیشاندانی مامۆستایان درزی تێکەوتووە و بە ئەندازەی خۆپیشاندانەکانی تر مامۆستایان نەڕژاونەتە سەر شەقامەکان، بەڵام لەو لاشەوە پرۆسەی خوێندن بە تۆکمەی دەستی پێ نەکردوێتەوە. هەروەک مامۆستایان خۆیان دەڵێن بە دەرونی شڵەژاوەوە وتنەوەی وانە دەبێت قوتابیان چۆن لێیان وەربگرن. ئارەز ڕەسوڵ، کەناڵی ئاسمانی پەیام، ڕاپەڕین. لەگەڵەوەی لە بەشێک لە قوتابخانەکانی ئیسلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ئیدارەی ڕاپەڕین دەرگای قوتابخانەکان کراونەتەوە و دەستکراوەتەوە بە خوێندنی وەرزی ئەمساڵ، بەڵام بەشێکی زۆر لە مامۆستایان بەردەوامن لە ناڕەزایەتی و بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن. بەڵام بەڕێزان بۆ قسەکردن لەسەر هەڵوێستی نوێی مامۆستایانی ناڕازی لە دەفەری ڕاپەڕین لە سوودەکانمان لە شاری ڕانیەوە بەڕێز یاسین عەبدوڵڵا ئەندامی ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی لە ڕانیەوە لەگەڵمانە. مامۆستا یاسین سپاس بۆ ئامادەبوون. دەمەوێت بپرسم بۆچی ئێوە بڕیارتاندا شێوازی ناڕەزایەتیەکانتان بگۆڕن؟ نوێنەرانی عراقمان کردووە. کاک حەسەن سڵاو لێبێت و سپاس بۆ ئامادەبوونتان لە ستۆدیۆکانمان لە شاری. سڵاو لە مامۆستایانی بە هەڵوێست و خاوەن ئیرادەی لەسەر شەقام و سڵاو لە سەرجەم قوتابی و خوێندکارانی کە ماوەی 3 مانگە خوێندنیان بە فیرۆ ڕۆیشتووە. ئێمە دوای ئەوەی کە زیاتر لە 3 مانگ لە سەر شەقام و بایکۆتی هۆڵەکانی خوێندنمان کردووە بە جۆرێک لە جۆرەکان پەیامی خۆماندا بە دەسەڵاتدارانی ئەم هەرێمە بۆ داواکردنی دەرهێنانی وەزارەتی پەروەردە یان موچەی مامۆستایان لەژێر سیستەمی پاشەکەوت. بەڵام بەداخەوە دوای ئەوەی کە زیاتر لە 3 مانگ لە سەرجادە بووین و بایکۆتی هۆڵەکانی خوێندنمان کرد
ئەم دەسەڵاتە گرەوی لەسەر ئەوە کرد کە مامۆستایان پەرتەوازە بکە، مامۆستایان ماندوو بکە، مامۆستایان بخاتە ژێر بەرپرسیارەتی ویژدانیەوە. بۆیە کە ئەوەی دەبینین کە ئێستا مامۆستایان بەشێکیان لە هۆڵەکانی خوێن و بەشێکیش لەسەر شەقام ماونێتەوە. بەداخەوەین بۆ ئەم دۆخە، بەڵام ئێمە بۆ ئەم بارودۆخی کە ئێستا خوڵقاوە ئەوە دەسەڵات دەخینە ژێر بەرپرسیارەتیەوە نەک مامۆستایان. وا لێرەشەوە دەمەوێت پەیامی خۆم بگەێنە بەسەر مامۆستایانێک کە لەسەر شەقامن یان ئەوانەی کە بەردەوامن لە بایکۆت خۆیان پارێزن لە بێڕێزیکردن لە بەرامبەر ئەو مامۆستایانەی کە ماوەی 3 مانگ بە یەکریزی بە تایبەتی لە سنووری دەڤەری ڕاپەڕین هەردووک دەستەی ئەنجومەنی مامۆستایی ناڕازی ڕاپەڕین و دەستەی بایکۆت کە پێکاتبوون لە بەڕێوەبەرەکان کە بە یەکریزی ماوەی 3 مانگان ئێمە بێکەوە بایکۆتی هۆڵەکانی خوێندنمان کرد و یەکریز بووین. ئەوەی کە ئێستا دەگوزارێ لە دەڤەری ڕاپەڕین و بایکۆت شکاندن لە نێوان بوون بە دووبەرە، ئەمە هۆکاری ئەوەیە کە مێمە پێمان وایە کە ئەو چوار حیزبە نەیانتوانی وەک پێویست پشتیوانی لە داخوازەکانی مامۆستایان بکەن و ئەو دەسەڵاتە خۆسەپێن و فاشیلە نەیتوانی وەڵامی مامۆستایان بداتەوە. ناچار هەندێک لە مامۆستایان کە بە جۆرێک لە جۆرەکان کە هۆڵەکان چوون و هۆڵەکانی خوێندین. بەڵام ئێمە بەردەوامی و میکانیزمی ئالەتی ناڕزایەتەکانمان گۆڕیوە لە خۆپیشاندانەوە بۆ گربوونەوە و مانگرتن. ئەمەش لەبەر ئەوەیە کە دەمانەوێت ئەم هەفتەیەک مۆڵەتماندا ئەمڕۆ لە بەردەم بەڕێوەبەری پەروەردە و یاداشماندا بەڕێز بەڕێوەبەری پەروەردەی ڕانیا کە هەتا ڕۆژی پێشەممە ئێمە هەشتا کاتی دەوام. ئێوە ماوەسایاسین ئەگەر گوێبیستی من ئەمەوێ بپرسم، ئێوە لە سەرەتای بایکۆتکردن و ناڕزایەتیەکانتان لەسەر شەقام هەموو مامۆستایانی دەڤەری بایکۆت لەگەڵتان بوون و ناڕزایەتیتان دەرەبڕی، خۆپشاندانتان ئەنجامەدا، هیچ قوتابخانەیەک دەرگاکەی نەکرا بۆ هیچ هۆڵێکی خوێندن وانیتیان ناوترایەتەوە، بەڵام حکوومەت هەر نەهات بەدەمتانەوە. لە ئێستا نیوەی قوتابخانەکان دەوامی تێداکرێ، پێتان وایە ئەوەندەی کە ماون لەسەر شەقامن حکوومەت بێت بەدەمتانەوە ئەگەر میکانیزمی ناڕزایەتەکانیشتان کە گۆڕیوە بۆ مانگرتن و چادر هەڵدان؟ ببوورە لە سەرەتای پرسیارەکە تێنەگەیشتم، بەڵام لە کۆتایەکە شتێک کات کە پرسیارەکە بۆ دووباراکەمەوە. ئێوە لە سەرەتای ناڕزایەتی خۆپشاندانەکانتانەوە لە دەڤەری بایکۆت هەموو مامۆستایان فەرمانبەران هیچ کەسێک نەبوو کە نێتە سەر شەقام و ناڕزایەتی دەرنەبڕێت، هیچ دەرگای قوتابخانەیەک لە هەردوو پارێزگاکە و هەردوو ئیدارەکە نەکرا بۆوە، حکوومەت گوێی بۆ نەگرتن. لە ئێستا کە نیوەی قوتابخانەکان دەوامی تێداکرێت، چۆن حکوومەت دێ بەدەمتانەوە؟ ئەمە وەک چۆن ئێستا دەسەڵات بە بەرپرسیار دەزانین لەوەی کە وەڵامی مامۆستایان و فەرمانبەران و سەرجەمچینی توێژەکانی نەدایەوە، دەمانەوێت دوابزماری بایکۆت و دوابزماری ناڕزایەتیەکان بدەین لە ناڵی ئەو حکوومەتە فاشیلە کە هەتاکو ئێستا نەگوێی هەیە، نەزمانی هەیە، نەچاوی هەیە و حاڵی دەردی مامۆستایان و چینی توێژەکان دەبینێ. بۆ ئێمە دەمانەوێت بەو شێوازەش بیخینە ژێر بەرپرسیارەتیەوە. لە ئێستادا مانگرتنمان هەڵبژاردەوە، بۆی هەیە هەفتەی داهاتوو ئومێد دەکەین نەگاتە هەفتەی داهاتوو وەڵام بدرێنەوە، ئەگەر وەڵام نەدرێنەوە هەفتەی داهاتوو بۆی هەیە میکانیزمێکی تر هەڵبژێرین، یان ئەوە تا بە شێوازێک لە شێوازەکان ئالەتی خۆپشاندانەکە دەگوازینەوە بۆ کاتی یادی ڕاپەڕین و ئەمانە. من نامەوێت لێرەوە شتەکان ئاشکرا بکەم کە بەرنامەی چمانوێت لە پێشەمە، بەڵام تا ڕۆژی پێشەمە و ئالەتمان هەڵبژاردەوە کە مانگرتنە. ئەگەر حکوومەتە نەهاتە ژێربار و وەڵامی نەداینەوە، ئەوە لە هەموو ئەگەرێکە حکوومەت بەرپرسیارە لە دواکەوتنی خوێندنی قوتابی خوێندکاران و ئەمە لە ئاداشتەکەدا ببوورە لێ نەگەڕای باسی خاڵەکان بکەم. 3 خاڵمان داوەتە بەردەم حکوومەت لە ئاداشتەکەدا، ئەوەی کە باسم کرد سیستەمی پاشەکەوت کە چا بکرێەوە، ئێمە ڕازی نابین هیچ مامۆستایەک لەسەر بایکۆتە سزا بدرێەوە. ئەوە یەکێک لە خاڵی دووەمە. خاڵی سێم میکانیزمێک بدۆزرێتەوە بۆ ئەوەی ئەو 3 مانگی فەوتاوی قوتابی و خوێندکاران کە زیان نەکەن و لەسەر حیسابی مامۆستایان نەبن، لەسەر مادووبوونی مامۆستایان نەبێ، بەڵکو بەتایبەتی پۆلی 9 و پۆلی 12 ئامادەی کە
لە منهەجی خوێندنە دەستکاری بکرێ و کەم بکرێتەوە نەک لەسەر حیسابی مامۆستایان و لەسەر حیسابی قوتابی هیلاک بکرێ بە شێوەیەک لە شێوەکان هیلاک بکرێ و نەگاتە کۆتایی و منهەجش تەواو نەبێ و هەموو منهەجەکەی بۆ داخڵ بێ ئەمە سێ یادداشتمان ئەمڕۆ داوەتە بەڕێوەبەرێتی پەروەردە و هیوا دەخوازیشن وەڵام بدرێنەوە ناچارمان نەکەن بۆ هەفتەی داهاتوو ئالێتێکی تر هەڵبژێرین وەکو لە ئەستای قسەکانتە ماڵ سایاسی وتت دوا بزمارە کە بەکارێنین ینی ئێوەش دوای ئەم هەفتەیە ناومێت بوون ئەتانێ بچنەوە هۆڵەکانی خوێندن بەوەسل لە دوا بزمار چی بوو؟ مەبەسمان لە دوا بزمار ئەوەیە کە ئێمە لە سەرەتاوە چۆنێتی ئالێتی ناڕزایەتە مەدەنیەکانمان هەڵبژارد ئێمە هەم لە بایکۆت و هەم لە خۆپیشاندان ئەمەشیان مانگرتنە جۆرەکانی شێوازی خەباتی مەدەنی هەر ئەمەیە خۆمە چەک هەڵناگرین لە دژی ئەم دەسەڵاتە ئەوانن کە چەک بەکاردێنن لە دژی خۆپیشاندەران و هاوڵاتیان و خەباتە مەدەنیەکان ئەمە ئەوە دوعالەتی خەباتی مەدەنیە ئەگەر ئەوە نەبوو بۆی هەیە ئێمەش بڕیارێکی ژیرانە بدەین لە ڕۆژی پێشەمە ئیتر لە ئێستادا ناتوانم ئەو ئالێتە ئاشکرا بکەم لەبەر هەواڵانم زۆر باشە ئێوە وەکو مامۆسانی ناڕازی لە دەڤەری ڕاپەڕین کوێ بە هۆکاری سەرەکی شکاندنی بایکۆت دەزانن بەداخەوە ئەوە دەسەڵات بە هۆکاری سەرەکی دەزانین کە ئیش لەسەر ئەوە دەکات پەرتەوازەی لە نێوان چین و توێژەکانی کۆمەلگا دروستکار لە نێوان مامۆستایان لە نێوان سەرجەمهورات تا زۆر جاران لەسەر شەقامی شاواری ئەومان دەکرد بۆ دەبێت جیاوازی لە بینی مامۆستا و پێشمەرگە بکەن یان خەڵکی چین و توێژەکانی تر فەقیر و هەژار بکەن کە زۆر جاران ئەو منەتیان بەسەر ئێمەدا دەکرد لە هەمان کاتدا جیاوازی لە بینی مامۆستایانیشدا دەکەن ئەوانەی کە لەسەر لەگە دەسەڵاتدان بە شێوەیەک لە شێوەکان چاو بەرەژێر کراون بە سوودمەند بوون ناچار کراون کە بستنەوە وڵەکانی خوێندن هەر دەسەڵات تاوانبارە جگە لەوەش ئەمە درزی تێکەوتبوو لە ناوچەی سلێمانی بەداخەوە لێرە شەوە دەمێ وەڵامی بەڕێز سەنگەر فایق بدەمەوە کە کاتی خۆی باسی لەوەی کرد کە مامۆستایانی ڕاپەڕین لەگەڵ بایکۆشکاندن بوون بەداخەوە نەخێوانە بوو ئەوە لە سلێمانی بایکۆشکا بوو ئێمە هەتا هەفتەی ئەو هەفتەیەش سەرەت بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز یاسین عەبدوڵڵا ئەندامی ئەنجومەنی مامۆستانی ناڕازی لە سوێدەکانمان لە شاری ڕانیەوە وەڵامی پرسیارەکانت دامەوە زۆر سپاس. بەشێک لە کاندیدانی خوێندنی ماستەر و دکتۆرە لە شاری هەولێر و دژی ڕێنمایەکانی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی گربوونەوەیکی ناڕەزاتیان ئەنجامدا و شەقامی هەولێر کەرکووکیان داخست. بەشێک لە کاندیدانی خوێندنی ماستەر و دکتۆرا لە شاری هەولێر دژی ڕێنمایەکانی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی گرتبوونەوەیکی ناڕەزایەتیان ئەنجامدا و شەقامی بەردەم وەزارەتی خوێندنی باڵا و شەقامی هەولێر کەرکووکیان داخست. دایان دەکرد ئەو مەرجانەی کە لەسەریان سەپێنراوە بۆیان ئاسان بکرێت ئەگەرنا ئەوان بەردەوام دەبن لە خۆپیشاندان و گرتبوونەوە و ناڕەزایەتی دەربڕین. دەمانەوێت بۆ جارێک بۆ دەدەقە چاومان بە وەزیری خوێندنی باڵا بکەوێ 2,000 سەردانی وەزارەتمان کردووە ئەوان دەڵێن وەزیر لێرە نیە لە هەمان کاتدا لە وەزارەتیشە ئێمە 2 داواکاری زۆر بەسیتمان هەیە یەکیان ئەوەیە کە IELTS کە داوای 5 کردووە بۆ قسامی ئینسانی و داوای 6 کرد بۆ قسامی علمی ئێمە دەمانەوێت ئەو نمرەیە کەم بکرێتەوە لەبەر ئەوەی IELTS پەیوەندی بە ئینگلیسی زانینەوە نییە بۆ نمونە ئێستا من کاندی یەکەم لە بەشی زمانی کوردی من پێویستیم بە عەربی و بە فارسی هەیە پێویستیم بە ئینگلیزی نیە ئەو سەرچاوەیە کە دەمەوێت پەیدای بکەم بۆ خوێندنەکەی خۆم بە سەرچاوی عەربی و فارسی دەستم دەکەوێت. داواکاری یەکەمە ئەوەیە کە داخلی کۆرسات بین پرۆسەی خوێندنیش ڕانەگیرێت کە بەو ڕێنمایە کە وەزارەت دەری کردیە دەبی ئەمە حتا ساڵێک یعنی لەو خلالی ئەو ساڵێ ئەمە توانستی IELTS بینین کە نمرەکەش زۆر بەرزە بەڕاستی لە ئاستی هیچ کاندیدانی ماستەر و دکتۆرادا نییە. داواکاریمان لە وەزارەتی خوێندنی باڵا ئەوەیە کە دەست بە کورساتی خوێندن بکرێت بەبێ مەرجی توانستی زمانی ئینگلیزی چونکە تا ئێستا لە سەدا 90 توانستی زمانی ئینگلیزیان نییە بۆیە داوا لە بەڕێز وزیر دەکەین یان سنتەری زانکۆکان کارا بکاتەوە بتوانێت کە ئەو بڕوانامەی کە لە سنتەری زانکۆکان هاتووە بیخوات بۆ ئەوە کاری پێ بکرێت بۆ گشت خوێندکارەکان. ئەم ساڵ نزیکەی 3000 خوێندکار لە ماستەر و دکتۆرا لە زانکۆکانی هەرێم وەرگیرە
گیراون ئەو خوێندکارانە دەبوو لە 2 ئەم ساڵەوە دەست بە خوێندنی کۆرسات بکەن بەڵام بەهۆی کێشەی زمانی ئینگلیزیەوە خوێندنیان دواکەوتووە کاندیدانی خوێندنی ماستەر و دکتۆراش دەڵێن ئەو مەرجەی وەزارەتی خوێندنی باڵا دیاری کردووە بۆ ئەم دۆخەی کوردستان قورسە بۆیە ناتوانین جێبەجێ بکەین وەزارەتی خوێندنی باڵاش ڕای دەگەێنێت بە هیچ شێوەیەک گۆڕانکاری لە بڕیارەکانیان ناکەن وەسەرجەم بڕیارەکانیش لە بەرژەوەندی کاندیدانی ماستەر و دکتۆرادایە وەزارەت چەخ دەکاتەوە لەسەر ڕێنمایەکان و ئاخرین فەرمانی دەرچووە لە 3/2017 کەوا ئەبێت جێبەجێ بکرێت بەم شێوەیە ئەوەی ئینگلیزی نیە فەرمانی کاندیدکردنی بۆ دەدەچێت ماوەی مانگێک خۆی تۆمار بکە لە خولەکانی ئینگلیزی و ماوەی ساڵێکی هەیە بۆ ئەوەی خۆی ئەمرمرەی داواکراو کە تۆفڵ یان ئاسا ئیمساڵ ناتوانین بۆ ساڵانی داهاتوو لەوانێت دراسە بکرێتەوە بەس ئیمساڵ ئەبێت جێبەجێ بکرێت چونکە کات نماوە پرۆسەکە لە مانگی دووە کاری بۆکرا تا مانگی 12 لە ماوەی پێشودا چەند جارێک کاندیدانی ماستەر و دکتۆرا گرتبوونەوە و خۆپیشاندانیان ئەنجام داوە دژی نوێشتنی تاقیکردنەوەی توانستی زمانی ئینگلیزی ئایلێتس بەڵام وەزارەتی خوێندنی باڵا نەک ئەو داواکاری جێبەجێ نەکردن بەڵکو لە هەفتەی پێشودا بڕیاریدا کە هیچ کاندیدێک ناتوانێت بەشداری کۆرسەکانی خوێندنی باڵا بکات هەتا تاقیکردنەوەی ئایلێتس ئەنجام نەدات وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێیان هەولێر هەواڵەکان بەردەوامی هەیە و کاتێک داهاتوە ئەو خەفی سلێمانی لە ژێرناوی بەرەنگاربوونەوەی بیری توندڕەوی و مەترسیەکانی لە سەرایینی ئیسلام کۆنفرانسێکی بۆ 3 زانای دامەزراوەی ئازهەر ساز کرد ڕێگەی هەبڵتۆن لە سنووری قەزای سۆران دوای سەدەیەک لە بنیادنانی گۆڕانکارێکی ئەو توی تێدا نەکرا و لە ئێستاشدا شۆفێران بە ڕێگەی مەرگ ناوی دەبن لە هێرشێکدا کاندامێکی بزنەوەی حەماسی ئیسلامی بە بارهەڵگرێک لە قودس ئەنجامیدا ژمارەیەک سەربازی قەوارەی جوولەکە کوژران و بریندار بوون. بەردەوامین بەڕۆبەرایەتی ئەوقافی سلێمانی بە ئەمباسی ناساندنی بیری توندڕەوی و مەترسیەکانی لەسەر ئاینی پیرۆزی ئیسلام بە تایبەتی ئەو کارانەی بە ناوی ئاینی پیرۆزی ئیسلامەوە ئەنجام دەدرێن. کۆنفرانسێکی بۆ 3 زانەی زانکۆی ئەسەری میسر ساز کرد تێیدا بەشێکی بەرچاوی زانایان و مامۆسایانی ئاینی بەشدار بوون مامۆسایانی هەرێمی کوردستانیش ئەم پرۆژەیان بە ئەنگاوێکی باش زانی و بە گرنگیەوە باسییان لە گۆڕی بیرروڕا لە نێوان زانایانی هەرێمی کوردستان و ئەزهەر کرد لە ژێرناوی بەرەنگاربوونەوەی بیری توندڕەوی بەڕێوەبەراتی ئەوقاف و کاروباری ئاینی سلێمانی ئەزمموی 3 زانای زانکۆی ئەزهەری میسری گواستەوە بۆ هەرێمی کوردستان بۆ مەبەستە سیمینارێکی بۆ 3 زانە ئاینیە ئەنجامدا و کاتێیدا زانایانی ئاینی سنووری پارێزگای سلێمانی ئامادە بوون. حقیقەتەن بەڕێوەبەراتی توێژینەوە دراسات و لێکۆڵینەوە لە وزارەتی ئەوقاف بە هەمانگی لەگەڵ وزارەتی پەیوەندیەکانی وەزارەتمان هەڵساینە بە سەرپەرشتیکردنی ئەم بابەتە و سیمینارمان لە زۆر شارەکانی کوردستان کردووە وەکو گفتوگۆیەک لە بینی زانای ئەزهەر و لە بین زانای کووردا بزانین چۆن تێڕوانینی مامۆستایانی شارەکان بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە چۆنە تا ئێستا 700 مامۆستای ئاینی بەشداری کردووە لە ماوەی 6 مانگە و لە بەرنامەی وزارەتی ئەوقاف و کاروباری ئاینیایەکەوە ئەم سیمینارانە زیاتر بکەین. مامۆستایەکی زانکۆی ئەزهەریش ئاماژەی بۆ پێشینەیەکی بەهێزی بیری میانڕەوی ئیسلامی و دوور لە توندوتیژی گەلی کورد کرد لە ئێستا و لە ڕابردوودا کە لە بیر و بۆچوونی زانایانی گەلی کورددا ڕەنگی داوەتەوە هەروەها وتیشی پەیوەندیەکی بەهێز لە نێوان بیرمەندانی کورد و زانکۆکەیاندا هەیە. وبين العلماء ئاشکرایە زانایانی ئیسلامی هەرێمی کوردستان خاوەنی ئاستێکی باش لە ڕۆشنبیری و لێهاتووین ئامادەبوونی ئێمەش لێرە هەر بۆ پشتیوانی و سەرخستنی ئەو ڕەوتەیە ئامانجمانە وەک برا و هاوپشت کاری هاوبەش بکەین بۆ بەرەنگاربوونەوەی بیری توندڕەوی لە ڕاستیدا پەیوەندی نێوان دامەزراوەی ئەزهەر و زانایانی ئاینی کوردستان پەیوەندیەکی دێرین و تند و تۆڵە ئەنجامی ئەم کارەش دەرچوونی دەیان زانایی پایەبەرزی کورد بووە لە ئەزهەر بە بیری میانڕەوی ئیسلامی ڕەسەنەوە. ما أرسله الله تبارك وتعالى إلا بالرحمة. هاوکات زانایانی ئاینی کورد
با گرنگیەوە باسییان لە ئاڵوگۆڕی بیرروڕاکان کرد لە نێوان زانایانی ئەزهەر و هەرێمی کوردستاندا هەروەها بەوەی تێگەشتنی دروستی زانایانی کورد بۆ دەقاینیەکان لە ئێستا و لە ڕابردوودا بەشێک لە مامۆستایان پێیان وابوو سیمینارەکە بابەتێکی نوێی تێدا نەبوو کە نەزانرا و نەبیستراو بێت. والله الحمد لله يعني پەیوەندی و علاقەی باشێ لە بینی مامۆستایانی کوردستان و مامۆستایانی جامعەی ئەزهەر و مامۆستایانی وڵاتانی تر حتا یعنی کۆمەڵێک لە مامۆستایانی کوردی خۆمان يعني ئەندام لە بڵێن لە مەجموعی عالەمی ئیسلامی لە مەجموعی عولەمای عالەمی ئیسلامی بەڕاستی عولەمای کوردستان نەک هەر لێسا هەر لە کۆنەوە و لە دیێر زمانەوە یعنی دەستیان هەبوو تێکڕاویان هەبووە لەگەڵ مامۆستایانی دەرەوە هەم ئەوان ئیسفادەیان لە مامۆستانی کوردستان کە هەر مامۆستانی کوردستانیش ئیسفادەیان لە مامۆستانی دەر و مامۆستای جامعەکان کردو الحەمدولله. هەرچەند سیمینارەکە و بابەتەکە یعنی زۆر شتێکی غەریبی تیان نەبوو شتێکی زۆر بڵێ ونبوو تا ئێستا نەبیستراوی تیان نەبوو بەڵام خۆی هەر لە خۆیدا بیرخستنەوەیەکی باشە تێگەشتێکی باشە لە نێوان ئەو زانایانی وڵاتانی تر و لە نێوان زانایانی کوردستانی خۆمان کە تەسەوراتیان لەسەر تەکفیر چییە لەسەر بیدعەت چییە لەسەر جیهاد چییە. To disarm Iraq, to free its people, and to defend the world from grave danger. سەرهەڵدانی گروپە ئاینیە تونڕەوەکان لە دوای ڕوخانی ڕژێمی عێراق مەترسی گەورەیان لەسەر گەلانی عێراق و ناوچەکە دروست کردووە و بوونەتە هۆی نەئارامی و خوێنڕێژی و تێکچوونی پەیوەندی نێوان مەزهەب و نەتەوەکان. ئێستاش زانایانی ئاینی بە ئەرکی خۆیان دەزانن ببنە بەربەستێک بۆ ئەو جۆرە بیرکردنەوەیە و بنبەرکردنی لە هەرێمی کوردستاندا. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی. لە ساڵی 2016دا لە سنووری پارێزگای سلێمانی 1900 کەس دووچاری نەخۆشی شێرپەنجە بوون و نەخۆشخانەی هیواش ساڵانە بۆ کڕینی کەلوپەلی پزیشکی و پێداویستەکانی چارەسەر پێویستی بە 8 ملیۆن دۆلارە. بەپێی ئامارێکی بەڕێوەبەرایەتی تەندروستی لە ساڵی 2016دا لە سنووری پارێزگاکانی سلێمانی 1900 کەس دووچاری نەخۆشی شێرپەنجە بوون. بەڕێوەبەرایەتی نەخۆشخانەی هیوا تایبەت بەو نەخۆشیەش دەڵێ زۆرترین شێرپەنجەی مەمک بووە لە ئەفرەتان لە پیاوانیشدا شێرپەنجەی پرۆستات لە پلەی یەکەمدایە. ساڵانە نزیکی 2000 حاڵەت شتێک کەم شتێک زیاد تۆمارەکرێ وەکو حاڵەتی نوێی دووچاربوانی شێرپەنجە لە نەخۆشخانەی هیوا بەڵام دیارە لەو ڕێژەیە کە 2000 حاڵەتمان حساب کردووە هەزاریان تایبەتە بە دووچاربووان لە سنووری پارێزگای سلێمانی و بەشێک لە گەرمیان و قەزا و ناحیەکانی سلێمانی و هەزارەکەی تریان تایبەتە بە ناوچەکانی تری هەرێم و شارەکانی ناوەڕاست و باشووری عێراق. ئەو شێرپەنجانەی کە زۆر تۆمارەکرێ لای ئێمە شێرپەنجەی خوێنە لە هەردوو ڕەگەزی نێر و مێدا و شێرپەنجەی مەمکە لە خانماندا و شێرپەنجەی هەندێک جار پرۆستات و کۆڵۆن و ئەمانە بەگشتی زۆربەی جۆرەکانی شێرپەنجە لە وڵاتی ئێمەشدا هەیە. نەخۆشخانەی هیوا ساڵانە بۆ کڕینی کەلوپەلی پزیشکی و پێداویستیەکانی پێویستی بە 8 ملیۆن دۆلارە. بۆ دابینکردنی ئەو بڕەپارەیەش سەرمایەدار و خێرخوازەکان دەستبارگری نەخۆشخانەکە بوون لە ڕێگای سندوقەکانی هیواشەوە کە لە زۆر جێگەدانراون کۆمەکەکان کۆ دەکرێنەوە. خانمێکی خاوەن پێداویستی تایبەتیش لەگەڵ کۆمەڵێک لە هاوڕێکانی لە ڕێگەی پرۆژەیەکی فرۆشتنی کتێبەوە داهات بۆ نەخۆشخانەکە کۆ دەکاتەوە و دەڵێن دەیانەوێت هیچ نەبێت بتوانن هیوایەک بە توشبوانی شێرپەنجە ببەخشن. من کە خۆم خاوەن پێداویستی تایبەت بووم هەستم زیاتر بەم بەرپرسیارەتیە کرد کە هاوکاری توشبوانی شێرپەنجە بکەم. جا لەم ڕێگەیەوە هەم ئامانجی بە کولتورکردنی خوێندنەوەمان هەبووە هەم کۆکردنەوەی داهاتێکمان مەبەست بوو بۆ توشبوانی شێرپەنجە. پرۆژەی گەڕاندنەوەی هیواکە لە 23/12/2016 دەستی پێکرد. پرۆژەکەمان پێگاتووە لە کتێبفرۆشی بە شێوەیەکی گەڕۆک بۆ ماوەی 15 ڕۆژ بەردەوام بوو. ئێستا لێرین بە مەبەستی گەڕاندنەوەی داهاتی کتێبفرۆشیەکەمان بۆ توشبوانی شێرپەنجە کە بریتیە لە بڕی 3,545,000 عێراقی کە بۆ مەبەستی دەرمان بۆ توشبوانی شێرپەنجە بەکاردێنرێت. ئەو کارمەندانەی ئێستا لە نەخۆشخانەی هیوا کار دەکەن بەشێکی زۆریان خۆبەخشن و کار لە پێنا مرۆڤاتیدا دەکەن. بەڕێوەبەراتی نەخۆشخانەکەش دووپاتی دەکەنەوە. پێویستیان بە هاوکاری زۆر زیاتر هەیە لەلایەنەکانی مادی و مرۆییەوە تا بتوانن لایەنی کەمی خزمەت پێشکەش بە توشبوانی شێرپەنجە بکەن. ڕامیە ڕسمان کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.
دوو تەقینەوە لە بەغدای پایتەخت ڕوویاندا و دەیان کوژراوە برینداریان لە ڕیزی هەوڵاتیان خستەوە و تەبێشی فەرماندەی پرۆسەکانی بەغدا ڕایگەیان تەقینەوەیەکی خۆکوژی بە ئۆتۆمبیلێکی بۆم ڕێژکرا و عەلوەی سەوزە و میوەی جەمیلەی لە ناوچەی سەدری بەغدای پایتەختی عێراقی کردە ئامانج و 7 کوژرا و 15 برینداری لێ کەوتەوە. لای خۆشەوە ڕێکخراوی داعش بەرپرسیارەتی تەقینەوەکەی لە ئەستۆ کرد و ڕایگەیان کەسێک بە ناوی ئەبوو یەحیای عێراقی تەقینەوەکەی ئەنجام داوە. لەلایەکی دیکەوە لە کاتێکی پێشتری ئەمڕۆدا تەقینەوەکی خۆکوژی لە ڕێگەی پشتێنێکی بۆم ڕێژراوە لە گەڕەکی شارەوانیەکانی خۆرهەڵاتی بەغدای پایتەخت ڕوویاندا و 6 کوژرا و 16 برینداری دیکەی خستەوە. داواکاری گشتی هەرێم ڕایدەگەنێت ساڵی ڕابردوو 970 سکاڵا تۆمارکەون کە تایبەت بووە بە دەست بە سەرداگرتنی مڵکی گشتی و کێشەکانی بندیوار و خانەنشینکردنی پلە تایبەتەکان و هەروەها دەستەی بەرهێنان. سەرۆکاتی داواکاری گشتی هەرێم ئامار و چالاکی و کارەکانی ساڵی 2016 بڵاو کردەوە بە پێی ئامارەکانیش تەنها لە فەرمانگەی داواکاری گشتی هەولێر 3137 دۆسیە ڕەوانەی دادگاکان کراون. ساکساری سەرۆکاتی هەرێم کە بۆمان ڕەوانە کرا لە بۆ سەرۆکاتی داواکاری گشتی 10 دۆسیە بوو لەو دۆسیانە تەنها 2 دۆسیە بە پێی اختصاسی مەکانی تایبەتی مەندی هەولێر نەبوو ڕەوانەی شوێنی خۆی کرا. 8 دۆسیە ماوە لەو 8 دۆسیەیە 6 سکاڵامان تۆمار کردووە کە ڕەوانەی دادگای لێکۆڵینەوەی تایبەتمەند کراوە. فەرمانگەی داواکاری گشتی پێکهاتووە لە چەندەها جێگراتیەکان جێگراتی داواکاری گشتی لە دادگای لێکۆڵینەوە 28 دۆسیە کە سکاڵای تۆمار کردووە، دادگای کارژێری 19 دۆسیە، دادگای جێگراتی داواکاری گشتی خەبات 22، جێگراتی داواکاری گشتی عنکاوە 3، جێگراتی داواکاری گشتی دەشتی هەولێر 4، جێگراتی داواکاری گشتی مەسیف 12، جێگراتی داواکاری گشتی شەقلاوە 98، جێگراتی داواکاری گشتی هەریر 7، خەلیفان 13، سۆران 46، چۆمان 4، ڕەواندوز 1، دەشتی داواکاری گشتی کۆیە 29، جێگرای داواکاری گشتی تەقتەق 13 کەوا کۆی گشتی هەمووی دەکەوە 299 لەگەڵ 75 دۆسیەی لیژنەی تۆمارکردنی مافی گشتی دەکاتە 370 دۆسیە. بەڕێوەبەرایەتی ئاسایشی شارە زوور ڕایدەگەنێت لە ساڵی ڕابردوودا 63 کەس بە هۆی بەکارهێنان و مامەڵەکردن بە مادەوەشبارەکانەوە دەستگیر کراون. لە کۆنگرەیەکی ڕۆژنەمانیدا لێپرساوی ڕاگەاندنی ئاسایشی شارە زوور ئاماری بەکارهێنەر و بازرگانیکردن بە مادەوەشبارەکانی بڵاو کردەوە ڕایگەیان 5 کەس لەو کەسانی دەستگیر کراون بە بڕیاری دادوەر سزای زیندانیکردنیان بەسەردا سەپێنرا و 28 دۆسیەشیان لەژێر لێکۆڵینەوەی یاساییدان. ئاسایشی شارە زوور دەژڵێت تەنها لە ساڵی 2016دا دەستگیراوە بەسەر 378 کیلۆ مادەی هۆشبەردا. هاوکات بەڕێوەبەرایەتی ئاسایشی شارە زوور ئاماژە بەوە دەکات لە کۆی 2863 خێزانی یاوارەی عەرەب کە ڕوویان لە پارێزگای هەڵەبجە کردووە 1026 خێزانیان گەڕاونەتەوە شوێنەکانی خۆیان. سەرەتا لە مادەهۆشبەرەکانەوە دەست پێەکەین لە سەرەتای ساڵی 2016ەوە تاکو کۆتایی سەرجەم ئەو تۆمەتبارانەی کە دەستگیر کراون 62 تۆمەتبار دەستگیر کراوە و کەسێک نادیارە کە ماوەتە هێشتا لە کۆی سەرجەمیان 61 کەسیان کوردی عێراقین و 2 کەسیان بەڕەگەز کوردی ئێرانی کە یەکیان لە ڕەگەزی نێیە. جۆری ئەو مادانەی کە دەستی بەسەرا گیراوە لە جۆری تریاکە حەشیشە، گیای هۆش بەرە و ئەو چەندێ مادەی پاودەر و سۆدیۆم و ئەوانەی کە زیاتر لەو ساڵا کە خسمانە ڕووکە کە ئەوش کە بۆ دروستکردنی شیشە بەکاراتکەوە بکارگەی دەستی بەسەردا گیرا بوو بە پێی مادەی سەرجەمانە بە پێی مادەی چواردەی مخەدەرات و پەنجای سەیدەلانی لەلایەن دادوەری لێکۆڵینەوەی ئاسایی شارە زۆر کاری لەسەر کراوە و بڕی مادەی دەست بەسەرا گیرا و بە نزیکەی 378 کیلۆ مەزەندە دەکرێت 374 کیلۆگرامی حەبی هۆشبەرە و باقێکی کامێنێتەوە مادەی هۆشبەر لە جۆری تریاک و ئەوانەیە. ڕێگای هەمڵتۆن لە سنووری قەزای سۆران سەدەیەک لەمەوبەر بە مەنجی بەستنەوەی پارێزگای هەولێر بە ناوچەکانی ئێرانەوە لێدراوە. دوای سەدەیەکیش لە بنیاتنانی گۆڕانکاریەکی ئەوتۆی تێدا نەکراوە. باهۆی خراپیشیەوە شۆفێران بە ڕێگای مەرگ لە ئێستادا ناوی دەبن.
هامڵتۆن ئەو ڕێگەی سنووری قەزای سۆرانە کە شۆفێر و هاوڵاتیان ناسناوی ڕێگەی مرجیان لێناوە. ساڵانە بەهۆی خراپی و بەرتەسچی و قەڵەباڵغی ڕێگاکە کە مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەرانی لەسەرا چەندین ڕووداوی دڵتەزێن ڕوودەدات و هاوڵاتیان دەبنە قوربانی. ژمارە ئەو ڕووداوانەی لە ساڵی 2016 ڕوویان داوە بریتە لە 77 ڕووداوی هاتچۆ. لە ئەنجامدا 117 هاوڵاتی بوونەتە قوربانی. ساڵی 2016 زۆرترین ڕووداوەکانی هاتوچۆ لە بەڕێوەبەراتی هاتوچۆی سۆران لە ڕێگای هامڵتۆن تۆمارکراوە. هەر بۆیە لە ئێستادا بە ڕێگەی مەرگ ناوزەت دەکرێن. زۆرترین ڕووداوەکانی ئێمە لە سنووری بەڕێوەبەراتەکەمان لە ڕێگەی هامڵتۆن سۆران بۆ چۆمانە بەشی زۆری ئەو هاوڵاتیانشکەوە گیانیان لەدەستداوە هەر لەم ڕێگەیەوە بووە. هۆکارەکەی گەڕێتەوە بۆ یەک سایدی خودی شەقامەکە جگەلەوەی خاڵێکی سنووری و ئۆتۆمبیلی باهەرگز زیاتر لەم ناوچەیە جموجۆڵی هەیە. بەدەر لەمەش خێرا لێخوڕینی شوفێران و پابەند نەبوونیان بەهێما و هەروە بە زانیارەکانی هاتچۆ. مەرزی حاجی ئۆمەران ڕۆژانە ئاڵوگۆڕی بازرگانی نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران بەخۆوە دەبینێ و خاوەنی داهاتێکی زۆرە. لەو ڕوانگەیەوە شۆفێران داوا دەکەن بەشێک لە داهاتی ئەو دەواازە سنووریە بۆ چاکردنەوەی ڕێگاکە خەرج بکرێ. بەڕاستی ئەمە ئەو ڕێگایی کە ئێستا بینی ڕێگای هامڵتۆنە ئەو ڕێگای هیچ شتێکی وای بۆ نەکراکە خەڵک تێیدا سەلامت بی ڕۆژانە هەفتانە سا هەموو دەمێژوێت لەو حادیسانەیە بی کە وەکو ئێستامە یەک لەو کەسانێک کە بوونی قوربانی ئەو حاڵەتانەی کە ئەو جادا هیچی بۆ نەکرا. بەخوای ئەگەر ئەو داهاتە لە نیوەی چارێکی لەو ڕێگای سەر بکرێت لەو مەرزە بەدەستێ احتمالە زۆر لەوەی بەدەیان جار لەوەی باشتر بی کە ئێستامە ئەیبینین لەبەرەوەی زۆر خەڵک ڕۆژان ئێستا بە تایبەتی ئەو چرێکی ئەیبینی ئەوە چەندین حادسی ئەو برادرە شاید حاڵی ئەوەیە چکە لێرە دەوامیشە بووە شاید حاڵیەوەی چەندین جار ئەو حادسانە بوونە. ئەمە وەکو شوفێرانی مەرزی حاجی ئۆمەران لەسەر ڕێگای هامڵتۆن لە حاجی ئۆمەران تاک و هەولێر بەڕاستی ڕێگاکەمان بە تایبەتی لە حاجی ئۆمەران تاک و چۆمان ڕێگاکەمان گەلێک ناخۆشە بە تایبەتیش ئەوە تا ئێستا یعنی بۆ ماوەی 2 ساڵ 3 ساڵە زۆر بە خراپی ڕێگاکە تێک چووە هەتاکو ئێستا هیچ لایەنش پەیوەنددار نەهاتێ بە شێوەیەکی وا چاوکە سیارەکانمان ئیسراحەت بکەن بەڕاستی سیارەکانمان هەموو تووشی شکان تووشی عاتل بوون جاروەیە لەسەر عاتل بوونێک ڕێگاکە بۆ ماوەی چەند ڕۆژێک دەگیرێت. ڕێگای هامڵتۆن ئەو کاتەی کە لێ دراوە ئۆتۆمبیل زۆر کەم بووە و گوشاری لەسەر نەبووە بۆ ئەو کات شیاو بووە کەچی دوای سەدەیەک لە بنیاتنانی تا ئێستا بە یەکسایدی ماوەتەوە. گەرچی بەهۆی ئەم ڕێگەیەوە داهاتێکی بێشمار لە مەرزی حاجی ئۆمەرانەوە دەست حکوومەتی هەرێم دەکەوێت. ڕێگای هامڵتۆن لە ساڵی 1970 لەلایەن ئەندازیارێکی شارستانی ئینگلیز بە ناوی هامڵتۆن بە ئامانجی بەستنەوەی پارێزگای هەولێر بە ناوچەکانی ئێرانەوە لێ دراوە. دوای سەدەیەکیش لە بنیاتنانی گۆڕانکاریەکی ئەوتۆی تێدا نەکراوە. ڕێگای هامڵتۆن بەهۆی زۆری ڕووداوەکانی هاتوچۆوە نازناوی مەرجی وەرگرتووە. شۆفێرانی شۆکاری زۆربوونی ڕووداوەکان دەجێڕنەوە بۆ خراپی و بەرتەسچی ڕێگاکە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام ڕێگای هامڵتۆن. بەڕێوەبەراتی گشتی تەندروستی ڕاپەڕین ڕای دەگەێنێت لە ساڵی 2016 بەراورد بە ساڵانی پێشوو ڕێژەی مردن زیادی کردو و هۆکاری سەرەکی توشبوون بووە بە نەخۆشیەکانی دڵ. بەڕێوەبەراتی تەندروستی ڕاپەڕین ئامارەکانی ساڵی 2016 بڵاو کردەوە ڕایگەیان ڕێژەی لەدایکبوون بەراورد بە ساڵی 2015 کەمی کردووە. ژمارە ئەو نەشتەرگەریانەی کە لە سنووری بەڕێوەبەراتیمان داکراون بە کۆی گشتی نەشتەرگەری بەیانیان و پاژنێوەڕوان 8208 نەشتەرگەریە کە ئەمانش پێکاتوە لە نەشتەرگەری ناوەند و گەورە و بچووک. ژماری لەدایکبووانی سنووری هەموو بەڕێوەبەرایەتی 7922 کە لەو ژمارەیە 6351 لە ناو نەخۆشخانەکاندا بووە. ژماری لە دایک بووی دوانە لە سنووری بەڕێوەبەرایەتیدا 49 کەسە. ژمارەی مردن 676 کەسە کە لە نەخۆشخانە و پزیشکی دادیدا تۆمار کراوە. دیارە لە ساڵی 2016 داخڵبوونی نەخۆش لە نەخۆشخانەکان زیادی کردووە. سەردانی ئیستیشاری و سەردانی مەڵبەند و بنکە تەندروستیەکان لە بەرامبەردا کەمی کردووە و ڕێژەی نەشتەرگەری لە سنووری بەڕێوەبەراتی گشتی تەندروستی ڕاپەڕین زیادی کردووە و هەروەها لە دایکبوون کەمی کردووە لە بەرامبەردا بەداخەوە ڕێژەی مردن زیادی کردووە.
باپی ئامارەکانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای هەڵەبجە لە ساڵی 2016دا 11 کەس بە ڕووداوەکانی هاتوچۆ گیانیان لەدەستداوە و 57 کەسی دیکەش بریندار بوون هەروەک بە هۆی بەڕێنەکردنی کارەکانیان لەلایەن وەزارەتی ناوخۆی هەرێمەوە لە ڕووی داهاتەوە هێشتا بەڕێوەبەرایەتیەکان سەر بە پارێزگای سلێمانیە ئەمەش گرفتی ئیداری و ڕۆتینی بۆ دروست کردوون. 2016 42 ڕووداومان هەبووە 57 لە نێرومێ بریندارمان هەیە 11 مردوومان هەیە لە نێرومێ و دەست بە سراگرتنی ماتۆر 224 ماتۆرمان هەیە بە بەراورد لەگەڵ پارە 249مانە بۆ ساڵ 224 ئۆتۆمبیلی دەست بە سەراگیرە و 43مان هەیە تا ئیستا بێمۆڵەت حەڤە مۆڵەتمانێ ئەمانە دراون بە دادگا هەمووی کەوەی مۆڵەتی نییە کتابمان بەکردن نردومان بە دادگا و یاسا ئیجراعاتی لەگەڵا کراوە بێمۆڵەت حەڤە بووە ئۆتۆمبیلی بێ سەرەتا دەمان گرتووە تا ئێستا کەوا سەرەتای نییە گرتومانە و ئەوانش دەست بە سەراگیراوێکی بە ملیۆنە دینار غەرامە بەرەڵا هەبن کۆی گشتی 1970 دەست بە سەراگیرای بەڵگەنامە و شتەمان هەیە لێرە ئەوانەی کە مخالەفاتیان کردو مۆڵەتی گشتی 1420 مۆڵەتمان داوە کۆی گشتیەکەی 2647 مۆڵەت و گشتی و تایبەتمان داوە بە هاوڵاتیانی شاری هەڵەبجە لە ڕووی داهاتەوە ئێمە داهاتەکە لە هێرشێکدا بە ئۆتۆمبیلێکی بارهەڵگر ژمارەیەک سەربازی خەواریج جوولەکە لە قودس کوژران و بریندار بوون کەناڵی دەی ئیسرائیل بڵاوی کردەوە نیوەڕۆی ئەمڕۆ هاوڵاتیەکی فەڵەستینی بە ئۆتۆمبیلێکی بارهەڵگرەوە خۆی بە نێوگربوونەوەیەکی سەربازانی ئیسرائیلدا کرد و بۆ 4 سەرباز کوژران و 16 دیکەش بریندار بوون شۆفێری بارهەڵگرەکەش بە گولەی سەربازانی ئیسرائیلی کوژراوە کەناڵی ئیسرائیلیەکە ئەوەشی ئاشکرا کردووە ڕووداوەکە لە نزیک باڵەخانەی مەندووبی سامی بەریتانیا لە ناوچەی تەلبیۆتی ئۆردوگای ئارمۆن هنستێف لە خۆرهەڵاتی قودس ڕوویداوە لەو کاتەدا سەربازەکان لە نێو سەوزاییەکدا وەسەون و چاوەڕێی بەڕێوەچوونی بۆنەیەکی کەلتوریان دەکرد بەپێی زانێرەکان هەشت سەربازی برینداری ڕووداوەکە باری تەندروستیان ناجێگیرە و یەکێکیان بە تەواوەتی ژیانی لە مەترسیدایە ماڵپەڕی کەتیبەکانی شێد عیزەدین خەسامیش باڵی سەربازی بزوتنەوەی حەماس ڕایگەیاندووە شۆفێری بارهەڵگرەکە ناوی فادی قەنبەرە و یەکێکە لە بەندی ئازاد بووەکانی بەندیخانێکی ئیسرائیل و دانیشتووی قودسە لای خۆیانەوە هێز و لایەنە بەرگریکارەکانی فەڵەستین لە کەتی غەزە دەستخۆشیان لەو کردەوەی کردو بە کاردانەوەیەکی سروشتی و ئاسایی ڕەفتارەکانی ئیسرائیلیان ناوبرد. تەقینەوەی تانکەرێکی بۆمبڕێژکراو لە ناوچەیەکی قەرەباڵغی شارۆچکەی عەزازی سووریا لانی کەم 160 قوربانی لێ دەکەوێتەوە ئەمەش بە پێی ڕوانگەی سووریا بۆ مافەکانی مرۆڤ ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ ئاشکراشی کرد تەقینەوەکە لە ڕێگەی تانکەرێکی بۆمبڕێژکراوە لە بەردەم دادگایەکی شارۆچکەی عەزازی باکووری سووریا نزیک لە سنووری تورکیا ڕوویداوە باهۆی وەلانی کەم 60 کەس گیانیان لەدەستدا کە زۆربیان مەدەنین و زیاتر لە 100 کەسی دیکەش با سەختی بریندار بوون ئاماری کوژاوەکانیش باهۆی سەختی برینی بریندارەکانەوە ڕوو لە زیاد بوونە دوایەم هێرشە ژمارێک لە کەسوکاری بریندارەکانیان بردە سنوورەکانی تورکیا و لە ڕێگەی ئۆتۆمبیلەکانی فریاگوزاریەوە گەیاندرانە نەخۆشخانەی شاری کلیس لە تورکیا لەلاکی ترەوە ئاژانسی ڕۆیتەرز بڵاوی کردەوە بەشێکی زۆر لە قوربانیانی چەکدارانی گروپەکانی ئۆپۆزیسیۆنی سووریان
سەرڕایبوونی چەندین ئامێری کاراسان لە سەردەمی پێشکەوتنی تەکنەلۆژیا زۆرینەی بەرهەمە دەستیەکان بەرەو لە ناوچوون دەچن. نانکردنیش یەکێکە لەو ئەرکانی بەسانایی لە ڕێگەی فڕن و نانەوەخانەکانەوە دروست دەکرێت. بەڵام لە شاری ئورفە هێشتا نانی تیری ڕکابەری نییە. سفرە و خوانی ماڵان بە نانی تیری دەڕازێنرێتەوە. ئەمەش بۆ تەندروستی و بەتامی نانەکە دەگەڕێتەوە. نانی تیری لە شاری ئورفا لە تورکیا کە لەلایەن ڕێکخراوی پەروەردە و کولتوری نەتەوە گرتوەکانەوە بە ناوی تورکیاوە خراوەتە ناو لیستی میراتی کولتوریەوە، یەکێکە لە نەریتە هەرەکۆنەکانی ئەم ناوچەیە و کەم ماڵ هەیە لە گوندەکانی ئەنادۆڵ لە کاتی ژەمی خواردندا لەسەر سفرەکانیان نەبینرێت. ئورفا کە بە دەوڵەمەندی خواردنەکانیەوە ناسراوە، بەیانیان زوو لە زۆر شوێن ژنان خەریکی دروستکردنی نانی تیرین. یەکێک لەو خاتونانەی ئەو کارە دەکاتوتی دروستکردنی نان کارێکی زەحمەتە و لێزانینی دەوێت. وێڕای پێشکەوتنی تەکنەلۆژیا و هاتنە ئارای نانەوەخانەی ئۆتۆماتیکی، بەڵام هێشتا خەڵک لە شارەوە دێنە گوندەکان و نانی تیری دەکڕن. هەروەک لەگەڵ نزمبوونەوەی پلەکانی گەرما و هاتنی وەرزی زستاندا زوو نان ناکەن و خەڵکی بەجارێک نانێکی زۆر دەکەن. کەسانێک بەر لە هاتنی زستان نان دەکەن و دواتر بە درێژایی ئەو وەرزە گەرمی دەکەنەوە. وەک خەڵکی ناوچەکە دەڵێن، ئەم جۆرە نانە لە ڕووی تەندروستیەوە لە نانی دیکە باشتر و بەتامتریشە. بەو پێی هیچ مادەیەکی وەک خومرەی تێدا نییە. گەنمەکە لە ئاش دەکرێت و دواتر دەکرێتە ئات، دواتر دەکرێتە هەویر و دەشێلرێت. اینجا گونکی لێ دەگرن و دواتر دەکرێت بەنان. بەو پێی ئەم جۆرە نانە ئەم نانە بە تەواوی سروشتیە و هیچ کەرەستەیەکی کیمیایی و دەستکردی تێکەڵ ناکرێت. بارمەتی هاوکارانمان ئەم گەشتەی هەواڵەکانمان پێشکەش کرد. خواتان لەگەڵ. شەوێکی شاد. جەنابەت یەکێک بووی لە کارکتەرە سیاسی دیارەکان لە ناو کۆمەڵی ئیسلامیەوە لە هەرێمی کوردستانە، بەڵام دەمێدێ ماوەیەکە جەنابەت بەو شێوەیە دیار نیت. هەر کەسێک لە حیزبەکەی من بێ باشە، هەر کەس لە حیزبەکەی من نەبێ خراپە. هەر کەسێک بەم پێوەرە و بەم بەرنامەی من بخوا ئەو پیاوی باشە، هەر کەسێک بەم بەرنامە و بەو معیار و پێوەرانەی حیزبەکەی من نەیخوارد ئەوە کەسێکی خراپە. ئەم خەڵکە ناحەقە کاتێک کە گریان لێ بکە، کاتێک کە سەرزەنیشتیان بکە، کاتێک کە لەوانەیە جارجار ناڵێم شتێکی دروستە قسەشیان پێ بڵێ. سیاسی ئێمە هەستی بەوە کردووە، یان بەم ئیحساسە و ئیشی کردووە کە ئەو خۆی بە تەنها ناژی. ئەگەر خەباتی چەکداری دەکەن بەردەوام دەبن فەرمون ئەوە عێراق. دەی کاکە بزانین داخۆ حیزبەکان چێ لە ڕاپەرن لە پێش ئێمە بووە، لە پێشەوە بوو ئێمە لە دوایە هات بی. کۆمەڵی ئیسلامی ئەمەی وەکو قەدەر وەکو چانس توش هاتووە، یاخود بە پلان و کارکردن و واروەها بە بەرچاوڕوونی کارکتەرە سیاسەکانی گەشتوتە ئەمە. بەگشتی ینی ناخمان، هەڵوێستمان، خەمخۆریمان لەگەڵ ئازار و ئێش و ژانی خەڵک و میلەتەکەمان نییە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ئەم برادەرە شێفێکی بەسیتە سەرکەوتووە، بە ناوبانگیشە لەبەرەوەی زۆر بەسیتە.
وریایە یان بڵێن خواردنەکانی زۆر بەتامە بە تایبەتی برنجەکەی بەسیتە برنجی سوی برنجی سوور برنجی زەرد بۆیە ڕێستۆرانتەکەی قەرەباڵغترینە لە شارە بەدەستهێنانی ناوبانگ لە دوای ناوبانگ لای ئەم زۆر بەسیتە باشە باش ئەم برادەرە لە ڕاستیدا گێژە بەڵام نهێنی ئەو خواردنە خۆشانەیە بێچی بێت بەسیتە ئەگەر برنجەکەت مەحموود بێت هەموو شتێکی تر بەسیتە بەرنامەی ئارێزە سڵاوی خی گەورەتان لێبێت لە ئەڵلقەیەکی نوێی بەرنمەکەتان دادەینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بابەتێکی نوێ بابەتی ئەم جارەمان یەکێکە لەو گرفتانەی سەردەم کە بەداخەوە ڕۆژانە لە زیادبووندایە ئەویش بابەتی لە باربردن یان ئیجهاضە کە بەداخەوە ئەم گرفتەی کە ئێستا هەم بە شێوەی سروشتی زیاد بووە هەم بە شێوەی دەستکردیش کە خەڵخانێکی زۆر پەنە ئەبن بۆ لەباربردنی مناڵ کە ئەمە دیادەیەکی زۆر خراپی ناو کۆمەلگایە. ئایا حکمی شەرعی لەباربردن خۆی چییە و حکمی شەرعی لەباربردنی مناڵ چییە و ئەو کێشە تەندروستی و گرفتانە چین کە بۆ دایک دروست دەبێت لە ئەنجامی لەباربردنی مناڵ. ئایا مافی دایک و باوکە بڕیار بن لەسەر لەباربردنی مناڵ یاخود دەبێت لیژنەی پزیشکی یا پزیشک لەسەر ئەمە بڕیار بدات و یاسا لەم بارەوە چی دەڵێ و ڕای زانایانی سەردەم چییە لەسەر لەباربردنی کۆرپەلا. لەگەڵ میوانی بەرنمەکەمان دکتۆرە گوڵاڵا کە پزیشکی پسپۆری ئافرەتان و مناڵبوونە دەمانەوێت ئەم بابەتە زیاتر تیشک بخینە سەرەوە ڕوونی بکەینەوە. سەرەتایە مەلای تۆ دکتۆرە ئایا لەباربردن لە ڕووی تەندروستیەوە بە چی دەوترێت؟ پێشەکی پێخۆشحاڵم بەهاتن بۆ ئەم بەرنمەیە هیوادارم کە ئەمە پێڵین دیاردە ئیشاڵا نەبێ بە دیاردە بەڵام لە چاو ساڵانی ترانزیایی کردووە هاوکارێک بووم بۆ ئەوی کە ئەم لەباربردنە بتوانین لە ڕێگەی بەرنمەکەتانەوە کەمی بکەینەوە و ئینشاءالله ئەگەر نەشی هێڵین پشتیوان بخوا کارێکی باشەکەین. لەباربردن ئەگەر بە پێناسە زانستیەکەی بێ لەبارچوون بە هەر مناڵێک ئەوترێ کە لەسکی دایکواتە لە ڕەحمی دایک بێتە خوارەوە پێش تەمەنی 24 هەفتە چونکم پێش ئەو تەمەنە مناڵ بە تەواتی پێ نەگەیشتوە بەڵام لە دوای 24 هەفتە ئەو مناڵەکە توانای ژیانی هەیە ئەگەر وەسایلە تەکنۆلۆجیەکانی ئیستا کە هەبێ هەشە بەس ئەتوانین بڵێن لە وڵاتی ئێمە تۆزێک زۆر پێشکەوتونیە لە چاو وڵاتانی دەرەوەیە ئەو مناڵە توانای ژیانی هەیە لەبەرەوە ئەو کاتە لە دوای تەمەنی 24 هەفتەیە پێ ئەوتێ مناڵی مردوو پێناڵێن لەبار چوون. لەبار چوون یەکێکە لە بڵێن دیاردە هەرە زۆرەکانی ناو نەخۆشخانەکان چونکم خۆی مناڵ لە تەمەنی سێمانی ئەوەڵا معڕەزە بۆی کە لەبار بچێ ئیتر هۆکارەکە احتیمالە مناڵەکە بێ احتیمالی شەدایکەکە بێ. ئەگەر ئێمە بە شێوەیەکی بڵێن گشتی بڕوانین یا پێناسەی یا جۆرەکانی لەبار چوون تەسنیف بکەین هەنێک لەبار چوون هەیە وەکو عیلاجەکرێ یعنی پێڵێن تیراپیوتیک ئەبۆرشن یعنی ئەو کاتە لە پێناوی خزمەتی دایکەکەیە ئەکرێ بۆی کە هەنێ جار مناڵ ئەگەر هاتوو ئەو مناڵە گەورە بێ حیاتی دایکەکە ئەکاتە مەترسیەوە ئەو حاڵەتە شێوەیەکی زانستی وەکو عیلاج ئەکرێ بۆ دایکەکە. هەنێ جاریش لەبار چوون هۆکارەکەیە مناڵەکەیە دایکەکەیە مناڵەکە لەبار ئەچێ پێش ئەو تەمەنە پێوترێ سپۆنتانێز ئەبۆرشن ئەوی چەند جۆرێکی هەیە. ئەمی کە وابزانم ئێوە ئەتانەوێ خاڵی بخەنە سەر و باسی بکەن لەم بەرنمەیەتانە جۆرێکە پێڵن ئیلیگەڵ ئەبۆرشن کە بە شێوەیەکی ناقانونی و ناتەندروست و شێوەیەکە کەیسە بڵاو بۆتەوە ناشەرعی کە لای مامانەکان و لە هەنوێشنی ترە ئەیکەن. و ڕێگەی لەباربردن زۆرە بەڵام خۆت ئەزانی ئەم بەرنمەیە شوێنی ئەوە نییە بڵێن باسی هۆکارێک بڵێن ڕێگەکانی لەباربردن بەرین بەڵام ئەوە من بە شێوەیەک باسی بکەم ئینشاءالله دوایی ئەگەر جەنابی دادەبان
دەست خۆش بە دکتۆرە پێم وا بێ دکتۆرە پێناسەیەکی جوانی کرد بۆ مەسەلا لەبار چوون یاخود لەباربردن کە ئێمە زیاتر ئەوەی ئەمانەوەی لەم بەرنمەیەدا ئاماژەی پێ بدەین بریتێ لەباربردن لەباربردنی کۆرپەلا کە بەو شێوازەی کە ئەکرێت لە چەند ڕوویەکەوە مەسەلە و لەباربردنی من کۆرپەلێ بێ هەندێکیان بەویستی کەسەکە خۆیەتی دایکەکە خۆی هەڵەسێبەوە هەندێکیان لە ژێر زۆرکردنایەتی زۆرکردنەکە زۆر لێکردنەکە ئیکراهەکە لەلایەن مەسەلە مێردەکەیەوە بێ یاخود کەسێکی ترەوە بێ کە نزیکەتی ئەم حاڵەتە ڕووداوە هەندێکی تریان مەسەلە جگەلەوەی کە مێردەکە خەڵکێکی تر عفو لایانی سێهمیانەوەی کە مناڵەکە وەکو دکتۆرە باسی کرد بۆ خۆی مەسەلە مناڵەکە لە دایک ئەبێت و یان بۆ مانای بڵێن پێش 24 هەفتەکە لەبار ئەچێ لە سکی دایکەکە واتە جیابوونەوەی ئەو مناڵێ لە سکی دایکە پێش ئەوەی بگاتە کاتی مەسەلە کامەڵ بوون و لەدایک بوون من پێم باشە ئاماژەیەک بخینە سەر ئەوەی کە پێش هەموو شتێک بزانین خی پەروەردگار مەسەلە زیاتر مەسلەی زەواج کە یەکێک لە ئاسارەکانی زەواج بریتیە لە خستنەوەی وەچە بۆیە پێویستەکە ئێمە بزانین ئایا خی پەروەردگار کاتێک شەرعیەتی داوە بە زەواج یعنی ئەو شتانە چییە کە ئامانجن بۆ زەواج طبعا دوو خاڵی گرنگە ئەوشێ کە خی پەروەردگار لەسەر دوو بنەما زەواجی دامەزراندووە یەکەمیان بریتێ لەوەی کە بریتێ لە چێژوەرگرتنی هەردوو ڕەگەزیا خۆشی لە یەکتری ئەمە یەکێکە لەو ئامانجانەی کە کۆمەلگا بەرەو فساد و خراپبوون نەڕوە ئەمە حاڵەتێکیانە حاڵەتی بنەمای دوو هەمان ببورن بریتێ لە زۆربوون و درێژەدان بە ژیانی بڵێن سەر زەوی کە ئەمەش بە خستنەوەی نەوەی نوێ و وەچەی نوێ ئەبێت کە ئەمە کەواتە ناکرێت مەسەلا مرۆڤەکان هەستن بەوەی کە بنەمای یەکەم بێن پێداگری لەسەر بکەن و یعنی هەر ئەوەندە زەواجیان بێ تاوکوونێ بۆ خۆشی و لەزەتەکان و تەمەتوعکردن لە یەکتری بێ چکە ئەمە حەقێکی شخصەکان کەسەکان خۆیانە بەڵام لە هەمان کاتە حەقێکی خی پەروەردگار لە پێش هەموو شتێکەوە پاشان حەقی کۆمەلگا لەسەر ئەو ژنومێردەی کە کاتی ئەچنە پرۆسی هاوسەرگیرەوە چووکە ئێمە ئەوە بزانین کە ژنومێرد بەس تەنها مافی خۆیانیان لەسەر نییە مافە کەسیەکانی خۆیان جێبەجێکن و مافی کۆمەلگا و مافی خی پەروەردگار پێشێلکەن بۆیە یەکێک لەو شتانە ئەوەیە کە خی پەروەردگار ڕێگە نادات بە هیچ مرۆڤێک بەس تەنها بۆ تەمەتوع پێکردن هین بکە بۆیە ئەو خستنەوەی وەچەیەش بەڕاستی کاتێک کە دروست ئەبێ یعنی هینەکە لە وایە گرفتەکە لە وایە یعنی پێش هەیە مەسەلە دروستیشی ئەکات من وەچەکە دروستەکە بنەمای مەسەلە دامەزراندنی بوونەوەرەك لە ناو ڕەحمی دایکە دروستە بێ بەڵام لە هەمان کاتە ئەمرۆڤە ئەم دایکە ئەم مێردە یا ئەم کە سوکارەی وای لێ ئەکەن ئیجباری بکەن لەسەر ئەوەی یاخۆت بەویست و ئارەزوی خۆی بێەوە بۆیە خۆی پەروەردگار کە کاتی ئەفەرمێ لو آتاك مسلي زواج بنماي زواج لسردام مزراوك أفرمي ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة زوري مسألة أوانيك زياتر تفسير لو آيات أكن وبتابتي ابن عباس ومجاهد خوان لرازبية وشيخ الإسلام ابن تيمية ككاتك باسي تعريفي مودة أكن بمعنى جماعية كواتا أساسي دروزبوني يعني الزواج بنماي سريكي زواج بريتيلا شي بريتيلو شلون الله تمتعوا لزد ورقت وجود بوني كلا نوان شنو مده او يتريان بريتيا والرحمه رحمه ليرشا اما جبا ودن كبريتيا خستنوي وشي صالح خستنوي وشي شلون ذريتي صالحه اقل بمعنى عربي كي بلين بله تو تبي بلي دايك وباوك يعني يكي كان يعني هردو كان ما في اوانيه بريال من بلين مو تمام نابي نخير اما لو شريكه ودقاره ولا همان كاتشا ما في كومالغايا كومالغا برو كمي اروى اما بينين خاتو قدم خير اما بينين لزور جار لزور ولات لاني لزور لولاتاني ك ولاتي جاري اسلامي شنو غير اسلاميش سير كيف فتريك جاري وهي منع من علاقه بلام لدواترا مثلا بياسر ريك خاتو ام جاره هانداني مثلا دايكو باوكا كان كابو بنالبون چكا بجوان كومالغا كلوا يا بتابتي لكومالغا اوروبيانه ك
کۆمەلگایەکن بەرەو پیربوون ڕۆشتن کۆمەلگایەکی پیر وەصف ئەکرێن بۆیە یعنی بەڕاستی لەو وڵاتانە یعنی واجبە کە مەسەلە تۆ بۆ ئاوەدانکردنەوەی ئەو سەرزەویەکی خوا پەروەردگار دروستی کردووە ئەم حاڵەتە ببێ ئێمە یەک شتیکە لە ڕووی شەرعیەوە ئەگەر زیاتر ئەم بابەتە تیشکی بخەینە سەر قۆناغەکانی مناڵ لە کۆرپە لە سکی دایکە کراوە بە چەند قۆناغێکەوە پێم وابێ هەم لە ڕووی تەندروستیشەوە باماشەوە ئەگەر سەرەتا من لە ڕۆژشاریەکە شتێک باسکەم بۆی دکتۆرە زیاتر ڕوونکردنەوەمان باتێ ئەوەی ئاینی پیرۆزی ئیسلام باسی لەباربردن نەکات من زۆر هاوڕاتم لەوەیە کە بەڵێ ئەو مافی دایک باوک نییە و بە تایبەترمێ ئەوە بڵێم ناکرێ باوک بە ئافرەتەکە بڵێ ینی ڕگەزی نێر بە مەیەکە بڵێ نابێ مناڵە هەبیان بە عکسەوە ئافرەتەکە بڵێ من مناڵم ناوێت ئەمە ناکرێ یەکلانە بچکە یەکێ لە ئەنجام نەتیجە و ئەنجامی دەرەنجامی پرۆسی هاوسەرگیری مناڵە دواترمێ ئەوە بڵێم ئەم قۆناغانەی با بڵێن کۆرپە لە سکی دایکە دوای یەکگرتنی هێلکە و تۆوی دروستبوونی مناڵەکە دەست پێەکە لە ڕووی لە فرمودەکانەوە ئاماژەی پێدراوە لە قورئانیش بە هەمان شێوە ئاماژەی پێوە چەند قۆناغێکە کە باس دەواکە لە چل ڕۆژی یەکەمە پێوترێ نوتفە لە دوای ئەوە لە چل ڕۆژی دوای ئەوە پێوترێ عەلاقە بە معنای پارچە بەڵێ هەڵواسراویان وەکو پارچە خوێنێکی کۆکراوە دواتر چل ڕۆژیکەی پێچێ پێوترێ مضغە اینجا لە ئاەتەکە فەرمێ مضغە اینجا فەرمێ مخلقة وغير مخلقة اینجا مرحلەی وێتە پرسەوانی هەموو لەشی جیاکراوەتەوە هەموو بەشەکانی لەشی جیاکراوەتەوە هەم خوای گەورە باسی نەفخی ڕوحەکە پێایە واتەکەوێتە جوڵە لە سکی دایکە ئەم قۆناغانە بەم شێوەیە لە ڕووشەریەکە باسەکرێ و لە سەردەم قۆناغانە بەپی ئاەتەکەی خوای پەروەردگار قەدەغەیە خوای پەروەردگار لە ئاەتێکا باسی ولا تقتلوا النفس التي حرم الله إلا بالحق زانایانە فەرمون کوشتنی نەفس کۆرپەلەش لە سکی دایکە هەر نەفسە خاوەن با بڵێن خاوەنی ئەوەیە کە بێ بە ڕۆحێک لەبەرەوە ناکرێت هیچ کەس بڕیار لەسەر لەباربردنی بە تەنانەت لە چل ڕۆژی یەکەمە کە ئێستا دکتۆرە بۆمان ڕوونەکاتەوە چینەکە تەنانەت لە چل ڕۆژی یەکەمی شازانیان بە نەسی ئاەت کە جوابی ئەویانەوە کاڵن دروست نییە مناڵ لەبار ببرێ لە مەرحەلە یەکەمی شا بەبێ هۆکار کەسێ بڕێر بە بڵام مناڵم ناوێت ئەوە ئاەتەکە فەرمێەوە ئیدا تەوەلا سعى في الأرض ليفسد فيها ويهلك الحرث والنسل والله کۆتای ئاەتەکە بەو شێوە باسیێگا خوای پەروەردگار قەدەغەی ئەم شتە ئەکات کە فەرمی ئەگەر ئەو کەسێک کە بێفەرمانی خوای پەروەردگارەکە لە زەویە هاتوچۆکە لیفسد فيها بۆی خراپە بڵاو کاتەوانێ ويهلك الحرث والنسل لەناوبردنی حرث يعني زەرعات و ئەوەی ئەشێڵژە لە عەرزە ئەوەی ڕوێ لە عەرزە و فەرمێ وەنەسل ئەوەی بەربوومی ئینسانە پێوترێ بەردەوامی وەچە کە فەرمێ و کەس بۆی نییە ئەم بڕیارە بە لە ناوی بەرێ ئەوەچەی کە خوای پەروەردگاری خاتەوە لە ڕەحمی دایکیا دروستیەکات کەواتە مەرحەلەی یەکەم کە هێشتا هەر نەسلە ڕێگە پێنەدراوە کەسێک بڕیار با بڵێ نابێت ئەمە لە دایک بێت بەو شێوەیە بۆ زیاتر ڕوونکردنەوە دوای ئەم قسانم تەواکەم ئێمە لای دکتۆرە بۆی پێمان بڵێ ئەم قۆناغانە لە ڕووی تەندروستیشەوە لە ڕووی صحیح و ڕووی پزیشکیشەوە بەم شێوەیە باس کراوە و ئایا قۆناغێک هەیە لە ڕووی تەندروستیەوە ڕێگە پێدراوە بێت لە ڕووی قانونی صحەوانە کە مناڵتیایە لەبار بدرێت وان زەرەرەکەی بۆ شێوەیە خۆ دووکو جەنابێت ئاماژە و پێکرد خۆی دروستبوونی مناڵ لە پێگەیشتنی تۆوی پیاو لەگەڵ هێلکەی ئافرەتە ئیتر کاتی دابەزینی هێلکەکە احتیمالە لە 12 هەتاوەکو 14 بۆ 16 ئەو کاتە کردانی پیتانن ڕۆیە ئەم دوو خانەیە کە هەردووچیان ناوچیانە بێ پێک یعنی جوود ئەبێت جوودبوون ڕۆیە خانەکان دابەشە بن ئیتر بە شێوەیەکی ئەندازەیی بن بە 4 خانە 8 خانە 16 خانە هەتاوەکو شێوەیەک دروستە بێ کۆمەڵەشانەیە دروستە بێ لە دوای 6 ڕۆژ بۆ هەفتەیەک ئەچێتە ناو ڕەحمەوە ئەم شێوە دابەشبوونە خۆی گەورە وای دروستکە بە شێوەیەکی ئەندازەیی ڕووبە ئەگەر فەرەزنا بە شێوەیەکی عشوایی دابەشبوونێک هەر ڕووبە لەو دروستبوونی ئەو مناڵەیە ئەبێتە خانەیەکی زیان بەخش بۆ دایکەکە ئەو حاڵەتە پێڵێن حملی هێشوی کە خانەکان بە شێوەیەکی عشواییدا ئەبەشە بن وەکو هێشوەترێ لە ناو ڕەحمی دایکانیشتە جێبێ کە ئەمە یەکێکە لە هەر حاڵەتە ترسناکەکان کە پێویستە من هەل توانم لە کەناڵەکەتانەوە بتوانم ینی بڵێن ئامۆژگاری دایکان بکەم چونکم دایکان وایان لێ هاتووە تاوەکو 3 مانگ نایەن بۆ لای پزیشک بە حکمی ئەوەی ئەڵێن هین بڵین سۆنەر زەرر بە مناڵەکەمانەگەێنە ئەبێتە هۆی مناڵ لەبار چوون من پێ یان ئەڵێن بە دایکان بەڕاستی سەردانکردنی دکتۆر لە سێمانی ئەو وەڵا زۆر زۆر زەڕورە هەم بۆ ئەوی کە ئەو حاڵەتەی کە لە دابەشبوونی مناڵەکە دروستە بێ کە دوایی ئەگەر هاتوو
بەسەریا بڕوە و کەشف نەکرێ لە کاتی خۆیان ئەبێتە خانەیەکی سەرەتانی یعنی لایەکەکە معڕەزەکە بۆ ئەوەی کە ئەگەر چارەسەر نەبێ علاجی کیمیایی وەرگێ حاڵەتی وا بە علاجی کیمیایەکەشی سیفادی نەبووە ڕەحمی دایکەکە لابراوە یعنی پێویستە ئەگەیان لە سەحەتی خۆیان بێ بۆ لە باربردن لە حاڵەت ئەو حاڵەتەش ئەو حاڵەتە هەر زۆر زەرورە پێیتێ حاڵەتێک بۆ هین چارەسەرکردنی دایکە چون ژیانی دایکەکەتە خەتەریات ئەوش مناڵ نییە ئەوش مناڵ نییە بەڵێ مناڵ نییە ئەوە خانەیەکی زیان بەخشە و لە هەمان حاڵشە جاری وا هەیە کە کاری پیتانن ڕۆیە لە بۆری ڕەحمە ئەمێنێتەوە ناڕوە ئیتر بە هەر سەبەبێ بێ احتیمالە کوڵکەکانی ناو بۆری ڕەحم بە باشی ئیش نەکەن سەبەکەی التیهابات بێ یا احتیمالە عیلاج بێ هەر کاتی عملیات کە بڵێن دەستکاری بۆری ڕەحم و شتانە کراوە تەسیر ئەکاتە سەر جوڵەی هین فالوبیان تیوب یعنی بۆری ڕەحم مناڵەکە بە باشی ناگوازێتەوە بۆ ناو ڕەحم ئەو حاڵەتە پێی ئەوترێ ئێکتۆپیک پرێگنانسی یعنی حاڵەتی دروستبوونی مناڵ لە دەرەوەی ڕەحم کە بەڕاستی ئەمەیەکێکە لەو هۆکارانەی کە جاری وایە ئەبێتە هۆی لە دەزای گیانی دایکەکە یعنی بووە بە نەزیف 5 بتڵ 4 بتڵ خوێن چۆتە ناوسکی دایکەکەەوە ئەو حاڵتە جاری وە بۆ نەخۆش پێی مردووە یعنی ئەو ئەحسایانەی کە کراوە بۆ مردنی دایک یەکێک لەوانە لە سێمانی ئەوەڵا سەبەبەکەی ئەمێ لەبەرەوە مردنی دایک ئامەتەن لە سێمانی ئەوەڵا زۆر و لە سێمانی ئەخیریشە لەبەر ئەوە دایک پێویستە لە سێمانی ئەوەڵ و سێمانی ئەخیری زۆر ئاگای لە خۆی بێ ئەگەر بە شێوەیەکی دروست ئەم مناڵە بچێتە ناوسکی ناو ڕەحمی دایکەوە ئەو کاتە ئەنووسێ بە دیواری ڕەحمەوە بۆ شێوەی کە حەدیثەکە باسی کردووە وەکو شێوەیەکی هەڵواسترا وەرەگرێ یەکەم ئەندامیش کە بۆی دروستە بێ مولولەکانی خوێن و دڵە لەبەرەوە مناڵ لە تەمەنی 6 هەفتەیە دڵی دەست بەلیانەکە 6 هەفتەیی ئەکاتە 42 ڕۆژ هەر فەرمودەکەش پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاماژە بەوە ئەدا زۆربەی مەسەلە زانانیش ئەڵێن فەرمودەی ڕاجحی تەواو کە لەسەری هەبێ فەرمودەی 42 ڕۆژەکە چونکە چلەکەش هاتووە لە فەرمودا 42 ڕۆژەکەش هاتووە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ مەخوای گەورە مەلایکەتێکە نێرێ لەو کاتە شێوەی گۆشت و ئێسقان و جیاکردنەوەی ئەندامەکانی و هەموو عەزا و ئەندامەکانی جیاکاتەوە بەڵگەی لەسەرەوەی جەنابەت کەڵی لەو تەمەنا دڵێدا فەرموو دڵی مناڵەکە ئەوە بۆ شێوە شەرعەکەی کە باس دەکەن کە مناڵی تر لەو کاتە مناڵەکە ئەتوانی پێی بڵێن ژیانی تایە ژیانی تیانە بەڵام ئیتر بە شێوەیەکی علمەکەی ئەمە عامەتەن لە بینی سۆنەرێک و سۆنەرێکە هەفتەیەک ئەوەستین یعنی بۆ نمونە ئەگەر 6 هەفتەی دڵی لێنەیە پێڵێن دوای هەفتەیە بۆ 2 هەفتەی بیکاتەوە ئەگەر دڵی لێنەیە ئەو کاتە ئەو مناڵە بە مناڵێکی لە باشتر حسابەکەین پێوترێ ئیسقاط منسی کە ئەو حاڵەتەش باشتر وهەیە ئەو کاتە ئەکەوێتە حاڵەتی عیلاجەوە پێویستە ینی مراجعە بکە بۆ ئەوی کە مناڵەکە بێتە خوارەوە چونکە مانەوەی ئەو مناڵە ناوسکی دایکە بێ بە خانەیەک بۆ شوێنی دروستبوونی التیهابات یعنی گەشەکردنی بەکتریا لەبەرەوە دایکەکە معڕەزەکە بۆ نەخۆشی ئەو حاڵەتەش ڕێپێدراوە بۆ لەبەربردن ئەو حاڵەتە دکتۆرە بڵێن هێلکەکە پیتێنراوە بۆتە مناڵ ئەساسیاتی مناڵی تیا بەڵام دڵی لێ نادا مجرد کە دڵی لێ نەدا ئەو کاتە بەر مەسلحەتێک هەیە بۆی کە مەسەلەن مناڵە لەبار ببرێت لیژنەیەکی لە 100 هەفتە و 4یان لەبار ئەچن بێ ئەوەی هیچ بڵین عیلاجێک بەکار بێنێ بەڵام ئەگەر هاتوو هەنێ حاڵەتەیەکە لەبار ناچێ باشتر وایە لە 2 هەفتە تێپەڕی کرد ئەو کاتە بە عیلاج بێتە خوارەوە هەر بە بڕیاری دکتۆرە طبعا بە بڕیاری دکتۆرە ئێمە لێرە لیژنەمان هەیە لە وڵاتان حاڵەتی قانونی و محامیش لەوێ ینی بڵین وەرەقەی یاساییان پێپڕاکرێتەوە کە کاتێکە ئەمناڵ لە ناوەبرێ پێویستە ئاکامەکانی لەبار بردنەکە بڵین خەتەریاتەکانی بۆ سەردایک ئاکامەکانی دوای لەباربردن چکم هەر ئەو کاتە نییە بڵێ ئەو فترەی کە مناڵەکە لەبارە برێ هەنێ مزعفات دروستکە دوای ئەوە هەنێ جار مزعفات هەیە چەنەها بڵین چەند ساڵی دوایی تر دەرەکەوێت کە ئەمە مزعفاتی ئەو لەباربردنە بووە لەبەر ئەوانە هەمووی بە شێوەیەکی علمی و بە شێوەیەکی قانونی بۆ نەخۆش ڕوونەکرێتەوە ئەنجا لەباربردن کرداری لەباربردنەکە ئەکرێ بەس لێرە وەکو لیژنەی طبیەکان عامەتەن 4 دکتۆری پسپۆری ژنان دانیشن و ئەنێ جار پەیوەندی ئەگەر بە مناڵەکەەوە بێ دکتۆری مناڵان ئەبێ ئیمزایکە ئەگەر پەیوەندی بە جمگەی عەسەبیەوە بێ ئەبێ دکتۆری مێشک و عەساب ینی بڵێن ئیمزایکە و جگە لەوەش کە ڕەئی دایک و باوکەش لەسەر ئەوە وەرئەگیرێ
دکتۆرە بە پێی ئەم قسانەی جەنابەت یعنی هەر هەمان پشتگیری لایەنە شەرعیەکە کە بەڵێ مناڵ لەم ئەوڵەوانێ هەر حسابی مناڵی بۆ کرد لە دروستبوونی عەلاقەوانێ ئەوەی کە باسەکرێەوە پێڵەن دڵیان کەواتە ڕۆحێکی زنوو هەیە لە دروستبوونی مناڵەوە عەلاقە دروستبوو گیانی لە دەستدا ئیتر بەدڵیەوە زانی گیانی لە دەستداوە بە هەمان شێ بۆ مناڵیش چکم جاری وایە مێشکە منێ دڵ هەل لێدا ئەڵێن ژیانی تایە يعني هیچ فرق ناکە خاتو قدم خێر يعني ئەگەر بین سەیریکەین لە دنیا ئەگەر تۆ هەر ئەم مرۆڤەکە لە مەسەلە لە سکی دایکاتێک کە دڵی لێدا هیچ ئەندامێکی تری ئیژ ناکە هەناسە ئیژ ناکە مەسەلە گورچی لە ئیژ ناکە بەڵام لە هەمان کاتە چۆن مرۆڤێک لە دنیا یعنی خۆمان زۆرمان بینیۆ جاری وا هەبوو بە چەند ساڵ کەسێک ماتۆ بەس دڵی لێ ئەدا و بەڵام بڕیاری ئەوە نادرێ کە ئەم مرۆڤە بکوژرێ بە هەر وەسیلێک بیا بیکوژن و کۆتایی بە ژیانی بێنن بۆیە بە هەمان شێوەش ڕێگە پێدراونیە بۆ مناڵێک کە لە سکی دایکیدایە و مەسەلە دڵی لە ئێشدایە تۆ بیت یعنی ئەم مناڵە پارچە پارچە و مەسەلە بە تایبەتی دایکێک یعنی من یعنی بەلامەوە زۆر سەیرە کە دایکێک بتوانێت مناڵی ناوسکی خۆی پارچە پارچە بکە و بیهێنێتە دەرەوە من پێم وابێ ئەو دایکە ئەو پەڕی قۆناغەکانی مرۆڤاتی تێپەڕاندووە يعني ئەمە زۆر سەختن ینی کە مرۆڤ مەسەلە دایکێک بێت بڕیار لەسەر ژیانی مناڵەکەی بدا بەڵێ دەستان خۆش بێت دوای ناو بڕێک دێنەوە لاتان و دەستەکەینەوە گفتوگۆکردن لەسەر بابەتەکە. کۆمپانیای سالار ئەحمەد شاسوار ئێمە هەوڵدەین لەم بەرنامەیەدا گرنگترین ئەو ئیشانەی کە لەم کارگە و لەم کۆمپانیادا کرێت بۆ ئێوەی خۆشەویست باس بکەین. خۆم لە ئەوڵەوە لە 500 کیلۆ ئەلمنیۆمەوە دەستم پێ کردووە تا وردە وردەیە نامانەتە ئێستا پلاستیکمانەیە وەکو ئەرزمکردن ئەلمنیۆممانەیە دەرگای پەناو دروست دەکەین ئیسسواراتەکانی دروست دەکەین. ئەم قاعەیە پەیوەندە بە ئەلمنیۆم بە تایبەتی ئەو ئەلمنیۆمە تازەی کە ئیمڕۆ خەریکە برەوبایەکە ئەلمنیۆمی عازل ئەلمنیۆمی عازل کە ئێستا بۆتە شتێکی جیهانی گەرما و سەرما جیا ئەکاتەوە عازلە بۆ نمونە لە هاوی ناتۆ ئیسفادەی لێەکەی بەشی ناوە زۆر گەرم نابێ و هەروها لە زستانە بەعکسەوە. ئێمە لای خۆمان مارکەی سالا بە کوالیتی تایبەت بە خۆمان سیلیکۆنێکمان دروست کردووە سیلیکۆنی مارکەی سالار. ئەم سیلیکۆنە ئەتوانم بڵێم با بڵینمانەوەکەی زۆرە. هەنگاوی دوای بڕین شوشەکان حازرەکرێت هەمووی دووتەکرێت بەیەکەوە قیاچەکان بەیەکەوە حازرەکرێت بۆ کەپس لە کەپسەکە کە تەواو بوو دوای ئەوە حازرەکرێت و ئامادەکراوە بۆ قیرکردن. مادەکە زۆر تایبەتە و زۆر کوالیتێکی باشی هەیە. ئێمەش لێرە لە دروستکردن هەموو وەساکانمان وەسای زۆر باشن و بە شێوەیەکی باش دروستیەکەن و زەمانەتیشی ئەەکەین. جەنابەت یەکێک بووی لە کارکتەرە سیاسیە دیارەکان لە ناو کۆمەڵی ئیسلامیەوە لە هەرێمی کوردستانە بەڵام دەمێ ماوەیەکە جەنابەت بەو شێوەیە دیار نیت. هەر کەسێک لە حیزبەکەی من بێ باشە هەر کەس لە حیزبەکەی من نەبێ خراپە. هەر کەسێک بەم پێوەرە و بەم بەرنامەی من بخوا ئەو پیاوی باشە هەر کەسێک بەم بەرنامە و بەو معیار و پێوەرانەی حیزبەکەی من نەیخوات ئەوە کەسێکی خراپە. ئەم خەڵکە ناحەقە کاتێک کە گریان لێ بکە کاتێک کە سەرزەنیشتیان بکە کاتێک کە لەوانەیە جارجار ناڵم شتێکی دروستە قسەشیان پێ بڵێ. سیاسی ئێمە هەستی بەوە کردووە یان بەم ئیحساسە و ئیشی کردووە کە ئەو خۆی بە تەنها ناژی. ئەگەر خەباتی چەکداری دەکەن بەردەوام دەم فەرمون ئەوە عێراق دێکا کە بزانین داخۆ حیزبەکان چێ لە ڕاپەرن لە پێش ئێمە بووە لە پێشەوە بوو ئێمە لە دوایە هات بی. کۆمەڵی ئیسلامی ئەمەی وەکو قەدەر وەکو چانس
توش هاتووە یاخود بە پلان و کارکردن و واروەها بە بەرچاوڕوونی کارکتەرە سیاسەکانی گەشتوتە ئەمە بەگشتی ینی ناخمان هەڵوێستمان خەمخۆریمان لەگەڵ ئازار و ئێش و ژانی خەڵک ملتەکەمان نییە. سڵاو دینەوە لاتان بۆ تەواوکردنی بابەتەکەمان و گفتوگوی تەواو لەسەری دیارە وەکو ڕوونم کردەوە قۆناغی یەکەم کە چل ڕۆژی یەکەم بوو باسمان کرد کە لەم قۆناغەشە مادەم ئەوەیە کە کەسێکە بۆ بەردەوامبوونی نەسلی ئینسانی ضرورە ڕێگە پێنەدراوە لە ناو ببرێ مەگەر لەبەر پێویستێکی زۆر زانایانە فەرمونون زانانی سەردەم و ئەوەی مەزاهب بە شێوە بە هەمان شێوە ینی قەدەغەیەکەن بەڵام لەم مەرحەلەیە ئەگەر با بڵێن زەرێکی چاوەڕ ینی زەرێک چاوەڕی دایکەکەیە کردیان مناڵەکە کێشەیەکی گەورەی هەبوو لەم مەرحەلەیە ئەکرێت دەگەر پزیشک بڕیاری لەسەردا بکرێت مەرحەلەی پێش ڕۆژی یەکەم لە دوای ئەمە ئەگەر زەرێکی وابوو کە هەم پزیشک هەم لە بۆ دایکەکە یا بۆ کۆرپەکە هەبووە گینا لە هیچ حاڵەتێکە لەبەر نەتوانینی دایکەکە چونکە خۆی گەورە لە قورئانە فەرمێ هەر حمل خۆی وهنن على وهن یعنی لە قورساییە ناوێ بڵێ لەبەر نەتوانین وڵا ناتوانم سکم بێتەوە ئەو قەدەغەیە ناکرێت لەوە بەر ئەوە بێ بەڵام ئەگەر زەرێک تووشی دایکەکە بوو وەکو ئەوی گورچیلەی نەخۆشە شوێنێکی نەخۆشە دکتۆرە لە نابێت کە هەبێ لە چل ڕۆژ یان یەکەم چل ڕۆژ کە تازە دروست بووە ئەکرێ ئەگەر پزیشک بڕیاریە ئەو زانان بەم شێوەیە ڕێگەیەن کە زەرەکە یعنی زەرێکی ئەکید بێ و نەکرێ خۆی لێ لابێن نەک دایکێک بڵێ وڵا ناتوانم بەخوا پشتم ێشێ بەخوا هیلاکە بم ئەمە بڕیاری دایک نییە خات و قەدەم لە جەنام هەر چل شەوی پێشووتر یان نەخێر هەر کاتێ بەشەوی مەترسی لەسەر دایکەکە بوو ئەگەر مناڵێکی تەواویش بێ لێرە ئەهوەنە شەڕێنیا و ئەخەف ضەرەڕێنی زیاتریشی پێکە ژیانی دایکەکە ئەسڵترە وەک لە ژیانی ناڵەکە ئەمە لە حاڵەتێکا ترسی پێگانی زەرێک بە جەستەی دایکەکە ینی بڵێ بەشێکی جەستە لە دەستەی گورچیلەتە مەسەن ڕۆماتیزمێتی و تووشی لە دەستدانی شوێنێکی لەشێ بێ لەم چ ڕۆژیەکەمە زانایانە فەرمونون ئەگەر پزیشکی ینی پزیشکی شارەزان بڕیارەیە و کاتە ئەوە کەوێت ڕێگەی پێدری لەم چ ڕۆژە هەرچەند هەر گوناهی گەورەیە ئەمەش بەڵام لە دوای ئەمە کە ئەو قۆناغەیە کە دکتۆرە باسی کرد دڵی ئەکەوێتە لێدان و شەرعیش بە هەمان شێوە قۆناغی بە ناوەهێنێ بە مضغە یعنی پارچە گۆشت لە دوای ئەمانەوە لە دوای ئەم دووچل ڕۆژێوانێ و باسی ئەوە کە جەستەی جیاکراوەتەوانێ ئاەتەکە باس دەوە کە جەستەی جیاکراوەوە لەمەشە ئەمیش کراوە دوو قۆناغ لە قۆناغی با بڵێن مضغەیە ئەفەرمێت کە مناڵەکە یعنی ئێستا 80 ڕۆژ تەمەنیەتی ئەفەرمێت لە کاتێکە شەرع ڕێگەی پیاوە ئاخر فتوای مەجموعی سعودیە کە ئەفەرمێت لە کاتێکە ڕێگەت پێدرێ کە لیژنەیەک دکتۆری لە دکتۆرەکان بڵێن دایکەکە با بڵێن تەندروستی لە دەستایە بەم حەملە دڵی کێشەی هەیەیان شوێنی کێشەیە ئەوە بێت لیژنەیەک دکتۆر بڵێت بدۆ دایکەکە زەرێکی تاکید هەیە کە ناتوانێت خۆی لە پارێزرێ بە عیلاج ئەوانە ئەو کاتە ئەوگەر لیژنە بڕیاریە و با بڵێن تاکید بوون کە ئەو زەرە ئەو ترسناکی هەیە لەسەر ژیانی دایکەکە بەو شێوەیە لە دوای 4 مانگەکەشەوە کە مناڵەکە بێ بە 4 مانگ لە هەموو مەذهبەکانە فەرموون باربردنی مناڵ لە 4 مانگە قەتڵی ئینسانە لە دوای ئەوەی کا بێ بە 4 مانگ چکە بە نەسی ئاەتەکە فەرمێن ڕۆحی بەبەراکراوە ئەکەوێتە جوڵەوەکو ئینسان کێتە جوڵە بەس لە دەرەوەنیە لە ناو سکایە لە ناو ڕەحمایە کەواتە لە 4 مانگە بە ئیجماعی هەموو زانایان کوشتنی هەموو مەذهبەکانە فەرموون ئەگەر ئیشەکە ئیشی دایک بوو لە باری برد ئەبێ خوێنی دەبسێندرێ ئەوەی کە ئەنجامی کوشتنی لەسەرەکەوێت بامان شێوەم دایکە وەکوە کەسێکی ساخی کوشت بێت چونکە ئەمە ئینسانە ئیتر دڵی لێ ئەو ژیانی تیا ئەجوڵێتەوە ئینسانە قەدەخر ئاماژەیەک بدەی بۆی کە بۆ بینەران خوێنباییەکەی چییە ینی مەسەلاوەی کەسێکە کوژێت یان بەندەیەک ئازادەکە یاخود 2 مانگ بە ڕۆژوە بێ و خوێنەکەی ئەدا خوێن بەپێ ئەو شوێنە دیارێکێ ئەو دایکەیان ئەو باوکە کە بڕیار لەسەر لە دەستدانی ئەم مناڵە ئەکا لەو مەرحەلە هەمان خوێنی سەرەکەوێت کە ئەو کەسێکی تەواوی کوشت بێت لەم حاڵەتەشا لە چ کاتێکا ڕێگە پێدراوە کە لیژنەیەکی دکتۆر دڵنیایی بن بڵێن ئەگەر ئەم سکە بەردەوام بێت ئەم دایکە ئەمرێ ئەو کاتە زانایانە فەرموون لەبەرەوەی دایکەکە بڵێن لە پێشترە لە مناڵەکە یان دایکەکە و مناڵەکە ژەمرن زۆربەی کات ینی ئەو حاڵەتە هەیە چونکە ئەگەر دایکەکە بمرێ خۆ لە 4 مانگە دایکەکە معرض بێ بۆ مردن یعنی مناڵەکەش خۆ ناژی دکتۆرە باسی کرد تا 6 مانگ ناژی
مناڵەکە چوار مانگەوە مناڵێکی ناتەواوە مناڵە دوای شەژ مانگ هەرچێنێکە ئێستا وەسائلی پێشکەوتوتریشێ ئەو هەفتەیەک پێش ئەوەش بەس ئەوەی من باسیەکەم ئەفەرمی ئەگەر زانایانە فەرمونون ئەگەر لەم حاڵەتەیە دایکەکە و مناڵەکە پێی لە ناوچن مناڵەکە ئەو لاترەکە لەباری بەرن ئەو کاتە بەس ڕێگە پێدراوە لە ڕووی دینیەوانێ باڵێ ئەوەی کە زانایان باسیەکەن بەس بۆ ئەو حاڵەتەوەش زانانی سەردەمەگینا هەموو مەزاهی بە فەرمونون ئەمە قەتڵە ڕێگە پێنەدراوە ناکرێت یەکێک بڵێ لەبەرەوەی کە دیارە کۆمەڵی هۆکاریشمان هەیە لێرە ئەگەر باسی بکەین جاری وایەکێ گەڵێ لەبەر فەقیریە یەکێکی کاڵێ لەبەر با بڵێن ئەوەیە کە مناڵەکە دەنگدروستی دایکەکە هیلاکە بیا مناڵێکی کەی بچووکی هەیە یاخود دەڵێ لەبەر گرفتی پەروەردەکردنیەتی یان دایکەکە حەزی لە مناڵ نییە ئەمە کۆمەڵی خات و قەدەم خێر ئاماژەیەکی تر هەر بە هۆکارەکان یعنی کەەوەی ئێستا زۆر ینی گرفتێکی گەورەی لە ناو کۆمەلگایە بەتابەتی یان مەسەل ناو هەریمە کوردستانە و دیاردەیە هەیە مەسەلە جاری وایە بۆ پاراستنی شەرف پارێزی یعنی حاڵەتەکە لەبەروی کچێکە بە لە ڕێی پەیوەندێکی ناشەرعیەوە لە مەسەل لە کوڕێک یا لە پیاوێک سکێکی بووە و ناوێ ئەمە یعنی لە هەموو حاڵەتەکانە کوشتنی ئەو مناڵە لەسکی ئەو دایکە هیچ تاوانێکی نییە تاوانەکە بریتێ لەو کوڕکچێک کە بە شێوەیەکی ناشەرعی هێنمون کاتە کوشتنی جگە لەوەی کە مەسەلە هەستاوە بە زینا ینی کە تاوانێکی گەورەی و خوای پەروەردگار حدودی بۆ داناوە لە هەمان کاتیشا تاوانی قەتڵی مرۆڤێکیشی ئەکەوێتە سەر بۆیە ئەبێ زۆر ئاگاداری ئەو حاڵەتە ببرێ کە مەسەلە هەتا ئەگەر بە ڕێگەیەکی ناشەرعیش بوو بۆ هیچ کەسێک نییە بۆ هیچ دایکێک نییە کە مەسەلە بڕیار لەسەر ئەو بدا و لە هەمان کاتە ئەوەی کە زۆریش مەسەلە ئەوانی کە بەشدارن لە بڕیاردان ئەوانی کە بەشدارن مەسەلا جاروای مێردەکەیە بە زۆر پێکانە خێر بە زۆر پێی ناکە بە ئیتیفاقیکەن یاخود مەسەلا ئەو مامانە یاخود ئەو دکتۆرە یاخود ئەو مەسەلا سستەرەیان معاونتوبەی کە هەڵەسێبەوەی کە بە پێدانی دەرمانێک بە ڕێگەی قاچاخەوە ئەبرێتە دەرەوە لە نەخۆشخانەکان جاری وایە لە یا ئەو دەرمانسازی لە سەیدەلەیەکە هین ئەدات بە کەسێک بۆ لەباربردنی مناڵەکەی ئەمانەش هەر لە ڕووی شەرعیش و یاساشەوە بەڕاستی کە دوایی ئێنە سەر لایەنە یاسایەکەی کە ئەمانش تاوانبارن و ئەبێ سزا بدرێن لە ڕووی شەرعیەکەشەوە بەڕاستی تاوانبارن بە هەمان شێوەی ئەو کەسێک کە خۆی بڕیار ئەدا لە کوشتنی ئەو مناڵە کاروک و خات و قەدەم خێر باسی کرێ ئەبێت خوێنباییەکەی بدات ئەبێ ئەوە بکە ئەوانی تریش بەشدارن لەوە و پێویستی بە تەوبەیەکی گەورە هەیە کە جارێکی تر کرد ئەگەر ئەوەی لە دەست دەرچووە ئەگەر نا مەسەلە کەسێک سوود بزانێت کە تاوانێکی گەورە هەر بیشی کا دوای بڵێت تەوباکەم خوای پەروەردگار ئەوە قبوڵ ناکە لە مرۆڤەکان بەڵێ من پێم وا بێ پێشوی بچینە لە سەر لایەنە یاسایەکەی دکتۆرە باس لە زیانە تەندروستیەکان و ئەو ئاسارە خراپ و شوێنەوەرە خراپانەی کە لەسەر جەستەی دایکەکە و هەتا ئەو مناڵی کە مەسەلە فڕێ ئەدرێتە چۆنڵی زبڵدان و پارچە ئەکرێت و هەموو جەستەکانی لە یەکتری جیاکرێتەوە ئاماژەیەکمان بۆ بە زیانەکانی بدات. من حەزەکەم ئاماژەیە بە قسەکانی مامۆستا قەدەم خێرکەم بەڕاستی لە باربردنی مناڵ کە ئێماڵین پێش 40 ڕۆژ و دوای 40 ڕۆژ من وەکو شخصی خۆم ئیستا وەسائلی مەنعکردن زۆرە یعنی حجە نییە بۆ کەسان کە بە قسانی بڵێن مامۆستا بەڕێزەکانیان ئەڵێن ئەم مناڵە تاوانی لەسەر نییە ئەگەر پێش 40 ڕۆژ لەبەر برێ چونکم پێش 40 ڕۆژ مناڵ یعنی ئەو مناڵە ئەسڵی بنیادنانی ئینسانێکی تەواوی لە دروست بووە تۆ بێنە هەر خانەیەکی جسم دوو خانە لە یەک بە مناڵ دروست نابێ مناڵ دروستبوون بریتی نییە لە پێگەیانی چەند کۆمەڵە خانەیە بریتیە لە پێگەیشتنی ئەنسوری ئەساسی نێر و مێ یعنی ئەو مناڵە دروست بووە ئەساسی مناڵەکە دروست بووە ئیتر لە باربردنی وەکو من ڕای خۆم بە هەموو شێوەیەک ئەگەر هاتۆ لایەنێکی تەندروستی نەبێ بۆ ئەوەی کە ئەو دایکە حیاتی لە خەتەریاتە ئیتر هیچ هۆکارە لە هۆکارانی کە جەنابی مامۆستا ئاماژەی پێەیە فەقیریە نەتوانینە تەحمل نەکردنە بێبەرنامە بوونە لەسەر ئەوەی کە ئەم مناڵە بووە هیچ شتێک هۆکار نییە بۆ لە نابردنی ئەو مناڵە ئەمە ویستم ئاماژەیەکەم پێیا بەڕاستی چونکم بەڕاستی ڕۆژانە ئێمە ڕوبەڕووی ئەو شتانە ئەبین ڕاستە فەرمووی خۆی جاری وایە ئێمە ئاگاداری ئەوە بین
یعنی ئەو مامۆستا بە ڕێزانەشی کە بڕیار جارێ فتوادەن بۆ لەبار بچوونی مناڵێک بۆ لەباربردنی مناڵێک یعنی لەسەر ئەو قسانەی کە دایکەکە ئەیکا جاری وایە بێ دایکەکە یعنی بەڕاستی فێڵ نەکا لەسەر ئەساسی گومان نەڵێ من نەخۆشم لەسەر ئەساسی گومان نەڵێ مەسەلە من مەترسی هەیە جاری وایە ئەو مامۆستایش ئەڵێ کە مەترسێکی ئاو هەبێ بڕۆبیکە یەکسەر ئەمە ئەقۆزێتەوە هەموو نەخۆشیێکی گورچیلە مانای نییە مناڵە ناوبەرێ هەموو نەخۆشیێکی ڕۆماتیزمە مانای نییە مناڵە ناوبەرێ یا زۆربەی نەخۆشیەکانی تر ئەگەر باسی بکەین هەموو نەخۆشێک زۆربەی نەخۆشیەکان نەخۆشیێکی بەسیتن یعنی بە مناڵبوون کە من بە حاڵەتی سکپڕی کە من پێشووتریش باسم کرۆ بەڕاستی مناڵبوون نەخۆشی نییە تۆ تەحملی نەکەی کردارێکی فیسیۆلۆژیە کە هەموو ئافرەتێکی کامڵ ساخ مەفروضە دوای زەواج ئەو هین لە توانایە هەیە و تحملی ئەەکە بەڵام ڕوونم کردەوە تەنها ویستم بڵێم لەم حاڵەتە ئەبێ پزیشک ئەگەر وتی پزیشک ترسناکە بۆ مناڵەکان مناڵبوونە لە پێش ڕۆژازانان ئەوە بەس ینی ڕێی یەک پزیشکی ژنە ینی کاڵی نەخۆشیە مەفروضە بە تیم بێ دوای ئامەتەن ئێمە لە وڵاتی ئێمە پێش 40 ڕۆژ تیم ناگیرێ ینی لیژنەی بۆ ناگیرێ ئامەتەن لە دوای 40 ڕۆژەوە نەخۆشەکەی و دڵی لێ یا سۆنەری کردو ئەنجا لیژنەی بۆ ئەگیرێ ئەویش ئەوە حاڵەتێکی تراکە باسێکین بەڵام لەبار چوون یعنی کردداری لەباربردن کە وەکو عیلاجێک لێ لە خستخانەکانە یەکێکە لە هەرە دیاردە زۆرەکان کە ئەکرێ یعنی زۆرە چونکم ئیتر بە هەر هۆکارێ بێ لەم سەردەمەیە لەبارچوون زۆر بووە و هۆکارەکانی لەبارچوون زۆر بووە بەڵام بەعام ئەگەر هاتوو لەناو نەخۆشانەکانیشا بکرێ ئاکامی هەیە زیانی زۆرە بەڵام ئەم زیانانی کە من باسێکم ئەگەر بە شێوەیەکی علمەکەی بکرێ زیانەکانی ئەوێ ئەگەر هاتوو لە دەرەوە بە شێوەیەکی ناشەری لە شوێنی لاکۆڵانەکانەکە ئەگرێ ئەبێ ئەو کەسە بزانێت کە زیانەکانی دەقات و بیستقات زیاتە لە هەرە لە زیانەکان هەوکردنە ینی ئیلتیهاب چونکم لەباربردن واتە کردنەوەی ناوسکی دایک بە ڕووی دەرەوەیە بەئیتر تووشی ینی ئەنواع نەخۆشیە بێ ئیتر لەو ئالەتانی کە بەکارێنێ کە یەکێک لە بڵین نەخۆشیەکان ئیسە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کە بەدیە ڤایرۆسی ئایدزە کە ئایدس پێشووتر سەرمان ئەسوڕما ئەگەر باسی ئایدس کرا ئەماو لە وڵاتانی دەرەوە بەس ئیستا حاڵەت لە ناو وڵاتی ئێمەشە حاڵەت هەیە تۆمار کرا و چەنەها هەرێمی کوردستانە نیشتەجێ ینی حاڵەتەکە ئێستا گەشتۆتە ینی لە سی بەرەوژووری تێپەڕاندووە زۆر بووە حاڵەتەکە زۆر بووە کە نیشتەجێ کوردستان ئەوە یەکێک لە ئەمە ترسناکترین جگە لەوەش ئیلتیهابەکە احتیمالە بۆری ڕەحمی بگرێت دوای مناڵی نەبێتەوە ناوپۆشی ڕەحمێگرێتەوە دوانی مناڵی بۆ نابێ هەنێ جاریش ئەگەر ئیلتیهابەکە تەشەنە بکە ئەبێتە هۆی ئەوەی کە تووشی ژەهرایی بوونە بێ بەشەکانی جسمی وەکو گوچیلەکانی لەدەسەیە هەنێ حاڵەتیش ئەبێتەوەی جاری وایە ئەگەر فریانەکەوری ئەبێتە مردن دکتۆرە دڕاندنی ڕەحم هەندێک جار مەسەلە ئەو خوێنبەربوون لە ئەنجامی چی لە ئەنجامی جار بینیم لە کە پێشکاری پارێزرایەتیم لە مەسەلە نەخۆشخانەیەکە کارم دەکرد ینی پێم وابێ ینی بەچوی خۆم من سۆندەم بینی بوو لە ناو هەموو ڕەحمی سۆندەی جیازی عتای ئەو ئاوەی کە وەرەگیرێ تر نازان بە چوە سائیلێک خراپۆ ناو ڕەحمی ئەمافرێتەوە تەواوی ڕەحمی هەمووی کونکرابوو دیار بوو بە شتێکی زۆر بە زەبر کردبیانە ناوسکەوە یعنی هەموو ناوسکی بوو بە ئیلتیهاب و جەراحەتێ کە ئاو بەو جیازی سەکەرە ینی ڕایەنەکێشا ئیلتیهابەکان دەرەکرد ڕاندنی ملی ڕەحم کە ئەبێتە هۆی جاری وای خوێنبەربوون سەیتەری بەسەرە ناکە مناڵەکە دایکەکە حیاتی لە دەستەیە و لە هەمان کاتشە کوونبوونی ڕەحم کە ئەوەشێکێکە لە ئاکامەکانی و کە ئەم حاڵەتانش کە ڕۆیە دوایی ئەو کەسە جاری وا هەیە مناڵی بۆ نامێنێ ئەگەر بێ مناڵی بێتەوە چونکم دەمی ڕەحمی توانێ هەڵگرتنی مناڵی نەماوە جاری وا هەیە لە ئەنجامی لەباربردنەکە دیواری ڕەحم پێکەوە نووسێ ئەو ئافرەتە مناڵی هەر نابێتەوە هەنێ حاڵەتیش بووە لە ئەنجامی لەباربردن و کە لەم سەرکردوێتی حاڵەتەکە گەیشتەوەی کە ڕەحمی دایکەکە هەر لابراوە یعنی ئیتر بۆ هەتایی مناڵی نابێتەوە بەڵێ دەستی خۆش بە دکتۆرە بەس منش پێم وابێ ئاماژەیەک بە ڕۆی یاسایەکەی ئەگەر بدەین ئەم تاوانان مەسەل لە ڕووی یاساییەوە ئێمە بەڕاستی یاساکانی عێراقی گرنگیەکی زۆر گرنگیان داوە بەوەی کە ئەم یاسا ئەم بڵێن ئەم دیاردە لەباربردنی مناڵە بە تاوانێکی گەورە و تاوانێکی عەمدی بڕیاریان لەسەرداوە و یاسای توندیان بۆ داناوە کە ئەبێت
ئەو کەسێک کە هەڵ ئەسێبەوەی کە ئیتر دایکەکە یاخود مامانە یاخود مەسەلە کەسەکانی دەور و بەرێتی کە 4 مادەی ڕئیسی داناوە بە فەرعەکانیەوە ئەو مادانش بریتێ لە 470 480 490 لە قانونی عقوباتی عێراقی ئاماژەی پێ ئەدا یەکێک لەو مادانە کە مادەی 470 کە تیایدا لە بڕگەی یەکەم ئاماژە بەوە ئەدات کە هەر ئافرەتێک بە ئەم قەست و بە هەر ئامرازێک کۆرپەلەکەی لە ناو بات یا ڕێگا بدات کەسێکی تر حملەکەی لەبار ببات سزا ئەدرێ بە حەبسکردن لە ساڵێک زیاتر نەبێ واتە ئەو دایکەکە ئەبێ ساڵێک هینکەوە لەگەڵ غەرامەیە کە بە 225,000 زیاتر نەبێ یاخود بە یەکێک لەو دوو سزایە من پێم وابێ ئەلێرەدا ئەمەوێ پێشێ بچمە سەر مادەکانی تر ئاماژەیەک بەوە بدەم پێم وابێ ئەم یاسا جوانانەی کە دانراوە بەڵام لە ڕووی ئیش پێکردنەوە یعنی زۆر کەم ئیشی پێ ئەکرێ مەسەلە لایانی پۆلیس کە لایەنێکی جێبەجێکارە هەتا بڕیاری دادوەری پێ نەبێ ناتوانێت مەسەلە بزانێ ئافرەتێ مامانێ لە کۆڵانێکە یاخود دایکێک بڕواتین بکە و دادوەرە بە ڕێزەکانیش ناتوانن مەسەلە بڕیار بدەن بەگرتنی ئەگەر مەسەلە داوایەک نەبێت داوایەک بێ یاخود خەبەردان بێ بەلایانی پەیوەندیدار لەو تاوانەی کە لە فلان کۆڵانە لە فلان شوێنە ئەکرێ یاخود نەخێر مەسەلە جاری وا هەیە مێردەکە لە ژنەکەیەکە یا ژنەکە لە پیاوەکەیەکە کە بە زۆر پێی لەبار بردووە یعنی ئەگەر ئەم داوایانەش نەبرێتە بەردەم دادوەرە بە ڕێزەکان ناتوانن بڕیار بدەن بەهین من کەواتە بەڕاستی ئەمە پێویستەکە بە تایبەتی لە نەخۆشخانەکانە ئەوە دکتۆرە ئەوان لەوێن یعنی بە تایبەتی وەزارەتی تەندروستی گرنگی بۆ بابەتە بدا و هەوڵی دۆزینەوەی ئەو کەسانە بدا کە مەسەلە ئەو دەرمانانە بە قاچاق لە نەخۆشخانەکانە برێنە دەرێ یاخود ئەو کەلوپەلانە یاخود مەسەلە ینی جاری وا هەیە ئیجراعات بەرامبەر بە کەسێکیش ناکرێت چکە تۆ دەروان نەخۆشەکە و دکتۆرە باسی کرد دوای ئەوەی کە زەرێکی زۆری بەرکەوتۆ تووشی نەزیفێکی بۆ منە تند بووە لە دەرەوە بەهۆی لەباربردنی مناڵەکە یەنرێتە نەخۆشخانەکەەوە بە دوواداچوون ضعیفە یعنی لاوازە بۆ ئەوی کە بە دوواداچوون بکەن لەسەر ئەم ژنە چکە کۆتا جار ئەمە بێ حقێکی عامە حقێکی کۆمەلگایە ئەبێ مدعی عام لەسەر ئەو شتانە بەڕاستی بێتە جواب کە ئەم شتە ئەبێ منع بکرێ و هەر ئەتوانرێت لە ڕێگەی نەخۆشخانەکان و جاریوە زۆر بە ئاسانی ئەو کەسانە بدۆزرێتەوە ئەویش بە هاوکاریکردنی مدیری نەخۆشخانەکان لەگەڵ لایانی پەیوەندیدارە بتوانرێت ئەو دیاردێ بدۆزرێتەوە مادەیەکی تر لەو مادانە طبعا بەرگەی دووهەم لە مادەی 470 لە یاسای سزادان ئەوەیە کە هەر کەسێک ببێتە هۆی مردنی دایکەکە جاری وا هەیە مامانێک هەڵ ئەسێب بەوەی کە مناڵەکە لەبار بدا لە نەتیجە مردنی دایکەکەی لێ ئەەکەوێتەوە لێرەدا سزایەکی زۆر توندانراوە بۆ ئەو کەسێک کە هەڵەسێ بەمە ئەویش سزاکەی بریتێ لە 7 ساڵ زیندانیکردن کە ئەبێت ئاگاداری ئەو حاڵەتە بێ بڕگەیەکی تر کە بڕگەی سێهەمە لە مادەی 470 ئەوش ئەنجامدەر ئەگەر پزیشک بێ یاخود مامان بێ یاخود دەرمانساز بێ بە حکمی وەزیفەکەی لەبەری وەسائلەکانی بە ئاسانتر دێتە بەردەست بەڕاستی ئەمە سزایەکی توندی بۆ داناوە بە هەمان شێوە کە عقوبە ئەدرێ بە بارودۆخێکی تونتری داناوە يعني او يعني شلون عذرێکی مشددة لەسەر ئەو حاڵەتە کە ئەبێ بارودۆخێکی توندە بەڵێ ظرفێکی مشددە عفو لەسەر ئەو حاڵەتە و چونکە ئەم کەسە وەزیفەکەی بەکارهێنا خراپ بەکارهێنانی وەزیفە بەکارهێناوە کە لە مادەیەکی تری قانونی عقوباتی عێراقی ئاماژە بەوەدا و بڕگەیەکی تر بە هەمان شێوە لێرە قانون عێراقیەکە بۆ شەرەف پارێزیەکە تۆزێک تەسهیلاتی کردووە مەسەلە عقوبەکەی ئەو کەسەی کە مەسەلە کەسێکی نزیکی کچێکە یاخود مەسەلە ژنێکە مناڵێکی ناشەرعی بووە لە کاتێکە کە ئەگەر کەسوکارەکەی بێ یا خۆی بێ هەستن بەمە لێرە سزاکەی سوکتر کردووە لەسەر ئەو کەسە بە شێوازێک کە هەتا لە مادەیەکی ترا کە مادەی 418 بڕگەی یەکی ئەڵێ ئەگەر کەسێک بەبێ ڕەزامەندی دایکەکە لە باربردن ئەنجام بدات بۆ ماوەی 10 ساڵ سزا ئەدرێ یان جاری وایە بە تایبەتی يعني ئەبێ پزیشکە بە ڕێزەکان زۆر ئاگاداری ئەوە بن جاری وا هەیە لە ئەسنای مەسەلە نەشتەرگەریە خۆی بڕیار ئەدا مەسەلە
یان مەسەلە شتێک ڕوئەدات ئەبێ زۆر ئاگاداری ئەو بن کەسێک بەڕەزامەندی دایکەکە ئەو بناڵە باربوون بردنە ئەنجام بدات ئەوە سزا ئەدرێ بۆ ماوەی 10 ساڵ. مادەی 419 باز لەوە کە هەر کەسێک دەستدرێژی بکاتە سەر ئافرەتێکی سکپڕ ئەو دەستدرێژێ بە لێدان بێ بە پیاکێشان بێ یاخود بە پێدانی مادەیەکی زیان بەخش بێ بە تایبەتی جاری واهەیە ئەمە ڕووی داوە مەسەلە کەسێک ناحەزی کەسێکی تر بووە هاتووە دەرمانێکی بۆ خستۆتە ناو خواردنەکە و مناڵەکەی پێ لەبار بردووە ئەمەش بە هەمان شێوە سزایەکی توندی بۆ دانراوە ماوەتەوە بڵێم ئەوەی کە بەڕاستی یاسای سزادانی عێراقی گرنگیەکی زۆری داوە بە قەدەغەکردنی مناڵ لەبار بردن و ئەم تاوانە بە تاوانێکی عەمدی لە قەڵەم ئەداوە لێ خۆشببوونی تیانە یعنی تاوانی تر هەیە جاری وا هەیە داوا لە دادوەرەکرێ کە داوای ڕەفەی بۆ بکرێ بەڵام ئەم حاڵەتە ینی ئەم تاوانە مەجای لێ خۆشببوونی شیتیانێ چونکە مافی کۆمەڵگایە لەبەرەوەی ئەگەینە کۆتای بەرنامەکە حەزەکەم چەند دقی ئەخیرا کۆمەڵەشت ڕوون بکەینەوە لەسەر هۆکارەکان دیارێکی لە هۆکارانەوە بۆ خۆت ئاماژەت پیاگەر کەسەکە لەبەرەوە بەیەکی لە هۆکارەکان هەر لە ئاەتی قورئانیش زۆر بەڕوونی ئاماژە پێدراوە حەزەکەم لە کۆتای بەرنامەکە ئاماژەی پێبێن خوای پەروەردگار لە قورئانە لە دوو شوێنە لە دڵنیا یعنی بێجگەلەوەی قەدەغەی کردوە بە هەموو شێوەیەک لە باربردن بەپێی ئاەت و بەپێی فەرمودەکان قەدەغەیە لە هەموو قۆناغەکانیە و ڕێگە پێ نەدراوە بەڵام زیاتر لە مەوزوعی باسی فەقیری کراوە دیارە لە سەردەمی زووە زۆر ئەو حاڵەتە هەبووە کە لەبەرەوەی کە دەترسیەوەی کە ئەو کەسە تووشی فەقیری بێ لە سوورەتی ئەنعام بازەوە کە فەرمێ ئەگەر لەبەر فەقیری لە ترسی فەقیری بوو بە دووشەوە ئاەتەکە باسیەکە فەرمێ لا تقتلوا أولادكم من إملاق نحن نرزقكم وإياهم ومفسرين بۆ ئەمە يعني دوو شێوەیان ڕوون کردێتەوە جیاوازی ئەو دوو ئاەتە لە سوورەتێکی کە فەرمێ لا تقتلوا أولادكم خشية إملاق نحن نرزقهم وإياكم ئەفەرمون جیاوازی ئەبینی ئەم دوو لە تەفسیری جەلالین شاتوە لە چەند تەفسیرێکی کەشا جیاوازی بینی ئەم دوو ئاەتە بۆ دوو جار هەڕەشاکە فەرمێ خوا فەرمێ بە ئەمرە فەرمێ مناڵەکانتان نەکوژن لە ئاەتی کە فەرمێ لەبەر فەقیری واتە فەقیری ناڵەکە لەبارە بەیەڵێ بەخوا بۆم بەخێو ناکرێ خوا فەرمێ من لە پێشا ڕزقم ماون هەمی ئێوە ئەمی ئەوان بەڵام لە ئاەتەکەی کە فەرمێ لە ترسی فەقیر یعنی یەکێک بڕیار بە بڵێ مناڵم نایە لەبەرەوەی من فەقیرم بۆم بەخێو ناکرێ بەتایبەتی لەم کاتی قەیران و کێشانەیە خوای گەورە فەرمێ لە ترسی فەقیری مەگەن چکە من لە پێشا ڕزقی مناڵەکە ئەم واتە تۆ لەوانەیە دەرگایەکی ڕزق لە خۆت وەگری خوای پەروەردگار وا ئاماژەی پێە ترس لە فەقیری وا لێ نەکا بڕیاری لە ناوبردنی مناڵەکەت بێ چونکە خوای پەروەردگارە فەرمێن لە پێشا ڕزقی مناڵەکە ئەم ئینجا هی تۆش ڕزقیان بەهۆی ئەوانێ کەواتە ئەمە یەکێکە لەو نەسانەی کە زۆر دڵنیای دایکان و باوکانەکە کە مافی ئەویان نییە بڕیار بن لەسەر لە ناوبردن لە دەستدانی مناڵ بە بیانووی هەر بیانوێ بێ کە لە ئەمیان قورسترەوە بۆ کە بۆی بەخێو نەکرێت و ئەوەیکی کە جەنابەت ئاماژە پێ کە لە ترسی ئەم ئافرەتە تاوانێکی کردو یا خۆ دەمە کچە ئەم کوڕی ئەوێت کچی بووە لەباری بەرێ بەرداخەوەش بازەکرێت لە قەچخانەکانە بۆ ئەوەی ڕەگەز دیاریە کرێت لە چەند مانگەکانی ئەوڵا ئاماژە بۆیان ئێستا زۆر لە وڵاتەکانە هیندستانوانە باز لەوە کرێت کە ئەمەیەکێکە لەو تاوانانەی کە قسەی لێکرێت کچ بوو لەباری ئەبا دایکەکە ئەمە بەداخەوەیەکی لەو تاوانە گەورانە چونکە خوای گەورە ئەوکو زیندە بەچاڵکردنی کچان وایە بە شێوەیەکی سەردەمی بە شێوەی ئەم سەردەما کەمەش بە شێوەیەکی بە زۆر دڵنیاییەوە قەدەغە و حرامە ئەو کەسەی کە ئەنجامدانی لەباربردنەکە بۆ هەر یەکێک لەم هۆکارانە بێجگە لەوەی وەکوایە کەسێکی کوشت بێت تاوانێکی زۆر گەورەشەکە لە حەقی هەموو بەشەریەتە بڕیارێکات کە بڕیاری ئەو نیە و بڕیاری خوای پەروەردگارە لە ژیانی ئینسانەکان لە دەستی خوای پەروەردگارەیە لە کۆتای بەرنامەکە ئەگەر با بڵێن شتێکتان نەبێت دەمەوێت دەستخۆشی لە دکتۆرە گوڵاڵە بکەم بۆ هاوکاریکردمان لە ڕوونکردنەوەی زیاتر لەسەر لە ڕووی تەندروستیەوە لەسەر بابەتەکەمان دەستخۆشیتان لێ بکەم بۆی کە توانیمان ئەوەی کە پێویست دەکات لە بابەتی لەباربردن کە یەکێکە لە گرفتە گەورەکان بۆ یەکێکە لە گرفتە کۆمەڵایەتی گەورەکان و یەکێکە لە گرفتەکانی کە بۆ ئافرەتان دروست دەبێت بەداخەوە ینی زۆربەی ئەوەی کە دکتۆرش باسی کرد زیانەکانی بوو لە دەستدانی دایکە لە دەستدانی بەشێک لە جەسەی دایکە کە پێویستە زۆر بە ڕۆشنبیرانەتر کۆمەلگا بیر لەوە بکاتوانێک کە ئەم بڕیارە بریارێکی هەڵەیە نابێ هیچ کەس بڕیار بات لەسەر لەباربردنی مناڵ دەستخۆشیتان لێکم هیوادارم بینەرانی بەڕێزی بەرنامەی ئارێزە وەکو پێویستوانی بێتمان ئەم بابەتە ڕوون بکەینەوانێ دەستان خۆش بێ و خواتان لەگەڵ